بەڵێ دکتۆر جان. سڵاوتان لێ بێ بەڕێزان، ئەو کاتتان باش. خۆشحاڵین دووبارە پێتان دەگەینەوە لە وێبینارێکی تر لە وێبینارەکانی ئەکادیمیای مایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری. کایە مایکەکان هەمووی بێدەنگ بن. ئەوە ئێستا هەمومان بێدەنگ کردووە. باشە. وەکو گوتمان وەبیناری ژمارە 108 کە لەگەڵتان دەبین ئەم شەو بە بابەتێک لە بابەتەکانی چوارچێوەی تەوەرەکانی ئەکادمیای مێگامایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری کە ئەو سێ تەوەرەیە. پێشەوەی باسی بابەتی ئەمڕۆ بکەین، وەکو بەبیرهێنانەوەیەک ئەکادمیای مێگامایند پلس جگە لەو وێبینارانی شەوانی شەممە چەند بەرهەمێکی تریشی هەبووە کە چەند کتێبێکی پەروەردەیی بوون کە لە کتێبخانەکان بەردەستن و تا ڕادێک بەپێی فیدباچی خوێنەرانی بەڕاستی سوودێکی باشی گەیاندووە. دوایین کتێبی ئەکادیمیا بە هاوبەشی ئەو کتێبەیە کە لەسەر شاشە دەیبینن، کتێبی ژیری دەستکرد بۆ مامۆستایان کە لە پیشانگای نێودەوڵەتی کتێب لە سلێمانی لە نووسنگەی تەفسیر بە داشکاندنەوە بەردەستە. ئەو کەسانەی کە حەز دەکەن سودمەند بن لە ناوەڕۆکەکەی کە لەلایەن مامۆستا سەنگەر و ئێمەوە هەم ئامادە کراوە و هەم وەرجێڕانی بۆ کراوە بۆ زمانی کوردی. جگەلەوە لایەنی تیۆری بەشێک تێدایە، بەڵام بەشی دووەم و لایەن ئەخیرەکەی هەر هەمووی بە شێوەی پراکتیکیە تێدا باز لە پرۆمپتەکان و چۆنیەتی بەکارهێنانی دەکەین لە کاری مامۆستاییدا. جگەلەوە ئێمە فەرهەنگی ئەلکترۆنی زاریشمان هەیە کە ئەوە کتێبەکانی تری ئەکادمیان کە پێشتر باسمان کرد پۆلەکە دووبەرەواش بکەوە کە ئەوە دووەم چاپێتی هەم بە کتێبی وەرەقی هەیە هەم بە کتێبی دەنجیش هەیە. 2000 ڕێنوێنی بۆ مامۆستایان، هەروەها 100 ڕێنوێنی بۆ وانەوتنەوە. ئەوانەش هەمویان بەردەستن بۆ بەڕێزانەی کە دەیانەوێ سودمەند بن، بەهرەمەند بن، تێیدا سوودی لێوەربگرن. فەرهەنگی ئەلکترۆنیشمان هەیە کە فەرهەنگی ئەلکترۆنی زارە بە خۆڕاییە بۆ هەردوو سیستەمی ئەندرۆید و سیستەمی iOS. ئەگەر دەتەوێت داونلۆدی بکەیت دەتوانی ئەو کیوارانە سکان بکەیت، دەتباتە ئەو شوێنە. فەرهەنگێکە لە زمانی دایکەوە وەرگیراوە، ڕاستەوخۆ لە ئینگلیزی وەرگیراوە، وەکو فەرهەنگی تر نییە کە لە پشت بە زمانی عەرەبی یان زمانی تر ببەسترێ. لە تیمێکی باش کاری تێدا دەکەن، سپۆڕن، پێداچوونەوە دەکەن بە شێوەی بەردەوام. ئێوەش دەتوانن هەم هاوکار بن لە ناردنی فیدباک، هەم ناردنی وشەی نوێ یان دەستەواژەی نوێ بۆ ئەوەی بتوانین دەوڵەمەندی بکەین بەیەکەوە. ئێستادا فەرهەنگەکە ئەلکترۆنیە، بەردەستە بە خۆڕاییە و بە خۆڕاییش دەمێنێتەوە. ئینشاڵڵا کاک دکتۆر ئەحمەد لەسەر خەتە دیارە کێشەی هەیە لە داخل بوون. ئەم شەو هەوڵ دەدەین بابەتێک تاوتوێ بکەین کە پەیوەندی هەیە بە بواری پەروەردە. بەڕای ئێمە زۆر زۆر گرنگە کە ئەویش بابەتی فەلسەفەی پەروەردەیە کە زۆر جار گوێمان لێ دەبێ، بەڵام ڕەنگە وەکو پێویستیش نەبوو بێ. فەلسەفەی پەروەردەی ئامانجدار و کاریگەری لەسەر گۆڕینی کۆمەلگا پێمان وایە بابەتێکی زۆر زۆر گرنگە. ئەو بەڕێزەی کە داوەتشمان کردووە کە دکتۆر ئەحمەد سەیدایە خەریکە جۆین دەبێ. کاک دکتۆر سیڤیەکی کورتی ناردووە، هەرچەندە خۆی سیڤیەکەی زۆر دەوڵەمەندەوە، ئێمە لە مێژە دەیناسین. پرۆفسۆری یاریدەدەر دکتۆر ئەحمەد سەیدا
لەدایکبووی ساڵی 1975 لە چۆمان کۆمەڵێک بڕوانامەی هەیە دیپلۆمی باڵا لە کارگێڕی گرێبەستەکان بەکالۆرێسی ئاداب لە خوێندنی ئاینی ماستەر لە زانست و ڕاوەی قورئان هەروەها ببورن ئێستا ئەو لینکەی بۆ دەنێرین کە داوای کردووە ئینشاڵڵا ئێستا لەگەڵمان دەبێ سیرەکە تەواو دەکەم ئێستا کوگوتم ماستەر لە زانست و ڕاوەی قورئان دکتۆرا لە پەروەردەی ئیسلامی بەکالۆرێسێکی تری هەیە لە یاسا بەکالۆرێسێکی تر لە دەروونزانی 22 ساڵیش خزمەتی زانکۆیی هەیە ڕاوێژکاری خێزانیە ڕاهێنەرێکی نێودەوڵەتیە هەروە لە بواری گەشەپێدانی مرۆییش کاری کردووە ئێستاش ناوبرا و ڕاگری پەیمانگای تەکنیکی و پیشەیی سەفینە سپاس کە دکتۆر لەگەڵمان بووە و ئامادەیی دەربڕی بۆ ئەوەی لەگەڵ ئێوەی بەڕێز ئەم شەو بەیەکەوە تاوتوێی ئەو بابەتە گرنگە بکەین کە پێمان وایە بەڕاستی بابەتێکی هەم هەنووکەییە هەم زۆریش پێویستە بۆ ئەوەی بتوانین ئاڵوگۆڕێک بکەین لەو بۆچوونانەی کە هەن دەربارەی ئەو بابەتەی کە تایبەتە بە فەلسفەی پەروەردە وەکو گوتمان پەروەردەی ئامانجدار نازانم کاک دکتۆر ئەحمەد هاتە سەرخەت ئەگەر ناوەکەمان پێ بڵێ ئێستا دەیکەینە کۆهۆست جگە لەوە ئێمە چەناڵێکی یوتیوبی تایبەت بە ژیری دەستکرد بۆ مامۆستایانیشمان داناوە کە دوای لینکەکان دادەنێن لەو چات بۆکسە بۆی ئەگەر کەسێک بێوێ بتوانێ سوودی لێ وەرگێ بابەتی فێرکاری زۆر باشی تێدایە کە چۆن مامۆستایان دەتوانن سوود لە ژیری دەستکرد وەربگرن بۆ ئەم لایەنە تا ئێستا دکتۆر داخل نەبووە کاک دکتۆر ئەحمەد مامۆستا سەنگەر ئاگات لە چاتەکان بێ ئەگەر ئەو لینکانە دابنەی تاکو و دکتۆر دێتە سەرخەت هەم لینکی چەناڵ یوتیوبەکەی مەگامایند بۆی سوودمەند بن لە 240 ڤیدیۆی تێدایە بە خۆڕاییە وەبینارەکانی پێشوو بە تۆمارکراوی کتێبە دەنجیەکانی تێدایە لینکەکە دەتوانی دابنەی بۆ ئەوی بەڕێزان ئەگەر پێشتر نەچوون دەتوانن بچن هەم ئەوە هەمووی دانراوە لە چات بۆکس دەستت خۆش بە مامۆستا نازانم زان کێشەکەی چارەسەر بوو هەردێکجار ئەو کێشە تەکنیکیانە دێنە پێشێ ئەو کاک دکتۆر ئەحمەد هات زۆر باشە بەخێر بێ دکتۆر ئێستا مایکەکەت دەتوانی بکەیەوە ئەمە داوامان لێ کردی مایکەکەت بکەیەوە جەنابیشتمان ناساند ئەوە زۆر باشە شاشەکەش ئەگەر مامۆستا سەنگەر شاشەی خۆت تەواو لای بە دکتۆر ئەحمەد شاشەکەی شێر بکاتن دکتۆر ئەحمەد جەنابەت کۆ هۆستی ئێستا دەتوانی بەخێر بێ کاک دکتۆر زۆر سپاس کە لەگەڵ مابۆی دەزانین سەرقاڵیشن بەو وەختە لای ئێمە ماشەڵڵا زۆر قۆزگاری کەوا دەتوانی دەست پێ بکەی ئێستا دەتوانی شێر بکەی ئەو سلایدانەی ئەگەر حازرت کردووە ئێستا 9:12 دقەیە دکتۆر ئەحمەد ئەگەر بتوانێت لە نێوان 35-45 دقەیەک جەنابەت قسە بکەیت دوای ئەوە بەشداربووان دەتوانن پرسیارەکانیان بکەن کاک دکتۆر ئێستا دەنجی خۆت بکەوە ئێستا ڕێگەمان پێدای زۆر باشە سلایدەکانش دەتوانێت شێر بکەیت بەڵێ تەواوە کاک دکتۆر زۆر باشە ئەگەر بتوانێت لە ماوەی 35 دقە 45 دقەیە قسەکانی خۆت تەواو بکەی ئەوەی تر با بۆ بەشداربووان بێ پرسیار و وەڵام فەرموو دکتۆر
بەنای خۆی بەخشندەی بنابەتمان میهرەبان. ناسان دەتوو لە سەخت نەبووی بەس ناسان نەکەمان کرد يعني بەڵ. بەنای خۆی بەخشندەی میهرەبان، سڵاو لە جەنابەت کاکی کەربندات، و سڵاو لە ئامادەبوان و بەشداروانی بەڕێز. هیوادارم گشت لە تەندروست باش و سەلامەت بن. زۆر زۆر سپاس بۆ جناتان کاکتۆر بۆ داوەتکردن بۆ ئەم وێبینارە. بە دڵنیایی هیوادارم پێکەوە بتوانین ئەم ئێوارەیە لەسەر ئەو بابەتەی کە پێم وایە زۆر زۆر گرنگە و پێم وایە پەروەردەکاران پێش خەڵک لەوانەیە وەکو پێویست لەو بابەتە حاڵی نەبوو بین لە بابەتی فەلسفەی پەروەردەی ئامانزدار و کاریگەریەکانی لەسەر گۆڕینی کۆمەلگا. ئەو بابەتە چەند چەمکێک لە خۆ دەگرێت بەرزەوەی چیە ناو هەندێک وردەکاری لەسەر بابەتی دەنگکەمە نازانام من. وڵای تۆزێک دەنگەکە کەمە، وێنەکەش نازام مۆبایلە یان چیە، ئەگەر وەکو تر بێ ڕەنگە پڕتر دەبێت، بەڵام ڕاستیش بکەی هەندێک بۆ لای دەستە ڕاست بەعکسەوە ئەوێ ئێستا ناوە ڕاستە بەس پێوازەکەشی تۆ باش بەس دەنگەکە تۆزێک ئەگەر لە مایکەکە نێزیک بیەوە یان شتەکە نازام چۆنە بەڕاستی یان تۆزێک دەنگت بەرزکەوە. بەڵێ کاکتەر لەوانە هەر دەنجی خۆمە ڕۆ هەندێک مشکلەی هەبێت دەنگەکە باش دەڕوا. فەرمو بابەتی فەلسفەی پەروەردەی ئامانزدار و کاریگەری لەسەر گۆڕانکاری کۆمەلگا ئەگەر بمانێت لە هەر بابەتێک وەکو پێویستێ بگەین، ئەبێ سەرەتا ئەو چەمکانێکە لە ناو ناونیشانەکەدان ئەو چەمکانە تاوتێ بکەین پێکەوە، لەبەر ئەوەی بەڕاستی بابەتی فەلسفەی پەروەردە یان کاریگەریەکەی لەوە بە دەردەکەوێتن کە ئێمە توانیمان چەمکەکان وەکو پێویستێ بگەین. ئەوەی کە زۆر گرینگە دەبەر ئەمە نازانم چێن بەشدارن لێ بینارەکە بە تەواوی ئەتا بتوانین ئاراستەکەی تۆکەینەوە، بەڵام هەر وەکو بابەتە نازانم برادران دەڵێن دەنگەکە باش نییە. وڵای دەنگەکە باشە بەڵام ینی زۆر زۆرەوە نییە، نازانم هێدفۆن بەکاردێنی یان ئەگەر دەنجی ئاسایی بەکاربێنی ئەتیادی نییە هێدفۆنەکەی دانێ ڕەنگە باشتر بی. نازانم قەتع بوو. زۆر باشە دکتۆر، ئێستا وەرت دەگرینەوە. اوکێ زۆر باشە دکتۆر. بەڵێ ئەوە مایکەکە ئێستا دەکەینەوە. فەرمۆ ئێستا مایکەکە ئێستا باشتر کاکتۆر دەنگەکە زۆر باشترە. فەرمۆ ئێستا باش. زۆر باشە. بابەتی فەلسفەی پەروەردە و کاریگەری یان چۆن بتوانێت کۆمەلگا بگۆڕێ، ئەوەی کە ڕوونە بۆ هەمومان ئەوەیە هەر پرۆسەیەکی پەروەردەیی یان لە ئەساسدا پەروەردە وەکو وشە وەکو چەمەک یان وەکو کردار بۆ ئەوەیە کە گۆڕانکاری دروستکە. هەر کاتە گۆڕانکاری دروست نەکرد بە دڵنیایی کێشەکە لە چی ڕوودەدات لە ئەو دوو کاراکتەرەی کەەوە ئەوەی کە یەکێکیان کاریگەرە یەکیان کارتێکراوە. جاگەر بین نمونونەکە لەسەر ئەوە بکەین لەسەر تەڵەبەیەک لەسەر قوتابیەک لە هەر قۆناغی لە قۆناکانی خوێندن بێ لە باقچەی مناڵان ئەگە دەست پێ بکەین تاکو دەگاتە ناوەندەکانی پەیمانگە و زانکۆکانیش بە هەمان شێوە ئەو بابەتە ینی ئەو عەمەلیە دووبارە دەبێتەوە. ئەوەی کە ئێمە ئێستا تێبینی دەکەین وەکو پەروەردەکاران دەبینین کە ئەو فەلسەفە و واقع و حقیقەتەی کەوا پەروەردەی بۆ دروست کراوە یان پەروەردە بۆی کار دەکات کە گۆڕانکاریە لە تەوان فێربوون کردارێکی زۆر سادە و ساکارە. فێربوون هەموو کەس دەتوانێت فێری بێ، فێربوون نووسینە خوێندنەوەیە یان هەر یەک لەو شتانەی کەوا ئەنجام دەدرێت. یعنی لەوەیە کەسێک بە تەواوی فێر دەبێتن لە کاتی کردارەکانی فێربوون کاتێک لە ناوەندەکانی خوێندن یان لە خولێک یان لە هەر شتێکدایە. بەڵام ئەو
کرداری کە زۆر ئالۆزە و ئەو کرداریکەوە چاوەڕوانی زۆرمان لەیەتی ئەوەیە ئایا ئەو پرۆسە فێربوونە گۆڕانکاری بەسەرداهات بوو بە پرۆسەیەکی پەروەردەکاری یان نەبوو بە پرۆسەیەکی پەروەردەکاری چونکە کارکردنی ئێمە بۆ ئەوەیە کە پرۆسەی فێربوون بگۆڕین بکەینە پرۆسەیەکی پەروەردەکاری چونکە پێمان وایە بە هیچ شێوازێک بەتەنیا لە پرۆسەی فێرکردن ناتوانین ئێمە کاریگەری دروستکەین ناتوانین تاکێک بە شێوازێک ئاراستە بکەین ئامانجی ئەو تاکە یان ئامادەکردنی تاکێکی سوودبەخش و سوودمەند بۆ ناو کۆمەلگا ئەگەر بین باس دەوە بکەین لەبەرچی مەسەن ئەو بابەتە ئێستا گۆڕانکاری بەسەرداتوە لەگەڵ ئەوەی کە سەردەم زۆر پێشکەوتوو بۆ لەگەڵ ئەوەی کە نوێگەری و لەگە کرانەوەیکی زۆریش بەڵام دەبینین ئەو ئاراستە پەروەردەیی کە پێویستە لە ناو دامەزراوەکانی پەروەردەیی تەمەن ئێمە دامەزراوە پەروەردەیەکان کە دەڵین پەروەردەی ئامانزدار یان فەلسفەی پەروەردە لە سێ شوێن پەروەردە کاری خۆی دەکات لە ماڵ کە یەکەم شوێنی پەروەردەی منداڵە دووش لە ناوەندەکانی پەروەردەی دوو ناوەندی پەروەردەیشمان هەیە ناوەندێکیان کە سەر بە وەزارەتی پەروەردەیە کە ناوەندەکانی خوێندنن لە باخچە هەتا دەکاتە ئامادەیی ناوەندێکی کەمان هەیە بەڕاستی کە ئەوەش کاریگەریەکەی زۆر کەمتر نییە لە ئەسڵەن زۆر جار پێشتی شەکەوێتن بابەتی ناوەندە ئاینیەکان ئەو ناوەندانەی کەوا خەڵک پەروەردە دەکەن ئەو ناوەندەکە بۆچی دەڵێم ناوەندی ئاینی چونکە ئێمە لە کۆمەلگادا تەنها یەک ئاینمان نییە لەوانە خەڵکی تر هەنە ئاینی جیاوازیانە بێ بەڵام لەو شوێنە پەروەردە دەکرێت دوجار هەموو ئەوە تاکانە کە پەروەردە دەکرێن لە هەر ناوەندێکی پەروەردەی بێت دوجار نەتیجەکە و ئەنجامەکەی دێتە ناو کۆمەلگا بۆیش کارگەریەکانی ئەگە کاریگەری نەرێنی بێ یان کاریگەری ئەرێنی بێت لە ناو کۆمەلگا خەڵکێک یان دەبێتە قوربانی یان خەڵکێک سوودی لێوەردەگرێ بەڕاستی ئەلەو بابەتە ئێستا ئێمەش فەرمان لەسەر ئەو ناوەندانی پەروەردەیە کە چێشەمان بۆ دروست دەکات کە دەیە سەر بابەتی بوونی فەلسەفەیەکی پەروەردەی لە پاڵ پشت و لە پاڵ بابەتی فێرکردنەکەدا کە هەمەهەنگ بێ و هاوتەری بێ لەگەڵی ینی پێکەوە بڕوا کێشەکە و شەڕی ئێمە لەسەر ئەو بابەتەیە چۆن ئێمە بتوانین لەگەڵ ئەو بابەتەی کە تەڵەبەیەک فێری نووسین و خوێندن دەکەین لەگەڵیشیدا فەلسەفە پەروەردەیەکە ئێمە کاری لەسەر بکەین ئەوجا بەڕێزان لێرە ئەم نمونەیەکی بچووکتان دەدەمێت لەسەر نمونونەکە تێدەگەین کە ئەو بابەتەی فەلسەفەی پەروەردە کە ئامانزدار بوو چی دەگەێن بکەین پێکاتەی ڕستەیەکی سادە کە ئەگەر لە بابەتە زمانەوانیەکان زمانی ئینگلیزی زمانی عەرەبی زمانی کوردی یان هەر شتێکی تریش کە لەسەر ئەساسەدا دەمەزرێ ئێمە ناتوانین ڕستەیەکی تەواوی دروستی وەکو بڵێ لێ تێگەیشتوو ینی ئەنجام بدەین ئەو ڕستەیە لە بەرامبەرەکەمان کە گوێی لێ ئێمە دەبێت لێمان تێبگات و کاری تێبکەین تا بتوانێ وەڵامێکی گونجاو مامداتەوە ئێمە ئەگەر ئەو کاتە کە کەسێک فێر دەکەین لە پیتەوە فێری نەکەین پیتەکەی پێی نەکەینە وشەیەک و وشەکە لە ناو ڕستە بەکارنێنین ئێمە ناتوانین ئەو ڕستە گونجاوە و ئەو ڕستە ڕێک و پێکە بخەینە ناو پاراگرافێک و تاو خەڵکە ژیان لەسەر بکە مەبەستەکە چێ لێرەدا ینی ئێستا ئێمە پێشتەمان لە ناو کۆمەلگای کوردیدا ئەوەیە پیتەکان فێری تەڵەبەکان دەکەن و قوتابەکان دەکەن و دەشیکەن بە بابەتی وشەیەکی تۆکمە و لەشتی خەینە ڕستەکە بەڵام چونکە دوای ئەکید بە نمونە باسیەکەین چونکە ئەو پیتە ئەو کەسێکە فێری دەکەن لێ حاڵی ناکەین کە ئاگدار بە کە ئێمە ئەو پیتەمان کردە وشەیەک وشە زۆر جۆری هەیە وشەمان هەیە ناوە وشەشمان هەیە کارە وشەمان هەیە ناوە بەڵام بکەرە وشەمان هەیە ناوە بەڵام بەرکارە وشەمان هەیە ئامرازی پەیوەندیە وشەمان هەیە دەبێتە ئاوەڵ ناو ئاوەڵ فەرمان وشەمان هەیە ئامرازی پەیوەندیکردنە بەڕێزان کە ئەم چەمکانە بەکاردێنم ئەوانە هەموو کارتێکەرەکانی بابەتی فەلسەفەی پەروەردەین یعنی ئێمە ئێستاکە لە قوتابخانەکان و ناوەندەکانی خوێندن کە قسە دەکەین لەسەر بابەتی ئایا ئێمە پەروەردەکارین یان فێرکارین ئێمە ئێستا نەمانتوانیوە زۆر بەمان کە لە ناوەندە پەروەردەکانی ئیش دەکەین نەمانتوانیوە تا ئێستاکە لە سنوورە فێرکاریەکە دەرباز بین بچین ناو
سنووری پەروەردەکاری تاکو بێن باس لە فەلسفەی پەروەردەکاری بکەین چۆن ئێمە تەجاوزمان نەکردیان ئەمە نمونەیەکی بچووکتان دەدەمێ لەسەر فەلسفەی پەروەردە لە پرۆگرامەکانی خوێندنی ڕابردوو کە ئێستا وەکو ئەو نەوەی کە ئێستا مەقسە دەکەین و من و جەنابی دکتۆرە و جەنابی خەڵکی تر کە ئێستا ناو ئەو وێبینارەدا بن لەوانەیە تەمەنیان لەو تەمەنە بێ کە ئەم جۆرە لە پرۆگرامی پەروەردەی ئامانزداریان بینی بێ باشە ئێمە لە ناوەندەکانی خوێندن بەتابەتی لە بنەڕەتی شتێکمان دەخوێن ئەوەیە فەلسفەی پەروەردە ئەوەیە گۆڕانکایی دروست دەکات و ئەوەشە ئەبێتە پەروەردەیەکی ئامانزدار بۆیە کۆمەلگا لەسەر ئەساسی گۆڕانکاری بەسەردێ نمونەیەکی زۆر بەسیتە ئەگەر جەنابتان بەبیرتان بێنمەوە بتان جێڕمەوە ڕابردوویەکی نزیک لە ژیانمان دەمان خوێن لە مەکتەبدا ئەو شیعرە زۆر زۆر باو بوو کوڕێ بوو ناوی دارا بوو وریا و زیرەک و دانا بوو سیرکە لە دوو دێری بچوکی پێشەوەدا کوڕێک بوو ناوی دارا بوو لێرە لە ناو پەروەردە و لە ناو سیستەمی پەروەردە ئەبێ بزانی تۆ کە لەگەڵ تاکە ئیش دەکەی تاک ناوی هەیە بۆی پێی بناسێتەوە پێی بڵێەوە ئادەمیزادە ئەوەش کورسیە و ئەوەش دیوارە پێیان دەگوتین ئەوە گیان لەبەرە ئەوە گیاندارە ئەوە زیندووە ئەوە زیندەوەرە ئەوەش بێجیانە ئەو بابەتە ناساندنی ماهیەتی شتەکان بوو هەتا بزانی کاتێ تۆ قسە ئەەکەی ئەڵێ کوڕێک بوو ناوی دارا بوو کەواتە تۆ لەگەڵ کەسێکی عاقڵ و ژیر قسە ئەەکەی کەسێکە کە جیاوازە لە گیان لەبەرەکان لە زیندەوەرەکانی تر بۆیە سیفەتی کەسی ژیر تۆن بوو هەر لە شعرەکەدا لە ڕووی فەلسفەی پەروەردەیەوە پێگوتی دارا وریا و زیرەک و دانا بوو یعنی سێ سفتن ئێستا لە بابەتی پەروەردەی و دەرونیەکان ئەگەر پسپۆرانی پەروەردەیشی تێدا بن وریا یان زیرەک یان دانا ئەوانە هەر سێ سیفەتی کەسانێکن کە جیاکەرەوەن کەوا ئەکا کەسێکی تۆکمە کەسێکی بە بنچینە و بناغا کەسێک کە بە شێوازێک وریا بێ و زیرەک بێ دانا بێ دەتوانێت گۆڕانکایی دروستکە دەتوانێت شێم پەنجەی بجێ بێڵێ دەتوانێت کەسێک بێ بەڕاستی بتوانێت گۆڕان دروست بکات لە ناو کۆمەڵگادا بۆیە سیرکە ئەو بابەتەی کە وریایی و زیرەکی ئەوزە زیرەکی یەکێکە لە بابەتەکانی کردە ژیریەکان ئەوەی کە پێکاتی مرۆڤ دەگۆڕێتن ئێمە لە ناو فەلسفەی پەروەردەدا کە پەروەردە لە بچووکترین پێناسی ئەوەیە لەگەڵ ڕۆیشتن و گونجاندنی منداڵە بە پێی تەمەنیەوە لە لەدایک بوونەوە تا دەگاتە مردنیش هەتا دوا قۆناغەکانی ژیانی کەواتە ئێمە چۆن ئەبینی لە ناو ماڵمان کە گوڵێک ئەچینە ناو مەلکاندا هەر کاتێک گەورەتر ئەبێ ئێمە دارێکی باشتی بۆ دانێت تا لەگەڵی ئەتیماتکە و بگاتە سەقف و لە ناو دیوارەکەماندا بڕوە بۆی بە جوانی جوانیەکانی خۆی پیشاندا کەواتە ئێمەش لە ناو فەلسفەی پەروەردەکە منداڵێک پەروەردە دەکەین لە ناوەندی خوێندن پێویستە لەسەرمان چی بکەین پێویستە لەسەرمان کە لە قۆناغی یەکەمی تەمەنی فێرکاری و پەروەردەکاریەوە وای لێ بکەین کەوا ئیتر ڕستێکی بۆ ئێمە پێ دەڵێن ڕستە بۆ ڕاستێنی کە بتوانین لەگەڵ یا بڕوە کەواتە ئامادەکاری پێشوەختە بۆ ئەوەی لە ڕووە پەروەردەیەکەی بیگەینە شوێنی مەبەست کە درێژەی پێدەدا تەنها لەناو ئەو شیعرەدا تەنها لەناو ئەو شیعرەی کە کوڕێ بوو ناوی دارا بوو کۆمەڵێک بابەتی فەلسفەی پەروەردەیی تێدان بۆ نمونە ئەگەر ئێستا یەکێک لەناو وێبینارەکە بێتن لە کۆتایی شیعرەکە دەڵێتی دارا لەوە دیقەتی کرد دەستێکی باشی لێوەرگرت عیبرەتێکی باشی لێوەرگرت وتی هەر کارێگرانە بە هەرەوەز ئاسانە ئایا ئەزان بەڕێزان هەرەوەز ئاسانە لە ناو علمی ئیدارەدا ئێستا پێی دەڵێت teamwork together everyone achieve more یعنی وەرە لە منداڵیدا لە شعرێکی منداڵیدا لە پرۆگرامێکی شیعریدا لە زمانی کوردی منداڵێکیان ڕادەینا لەسەر ئەوەی کە تۆ بە تیم ئیشکەی ئێستا وای لێ هاتیە لە زانستی ئیدارەی سەردەمی کە دەڵێت دەبێ ئێمە بە تیم ئیشکەین ئێستا وای لێ هاتووە هەتا لە حکومڕانی سیاسیشدا دەڵێم ئەگەر پێکۆ بە تیم ئیشکەین جوانتر پەیامەکان دەگا کەواتە کە دەینە سەر بابەتی فەلسفەی پەروەردەی ئامانزدار ئەوەیە کە تۆ لە منداڵێکدا ڕەچاوی ئەوە بکەی بتوانی ڕەگەزەکانی سەرکەوتنی کەسێکی لە هەموویدا بچینی ئەبەو شێوازە بەڕێزە کە دەین باز لە پەروەردەی ئامانزدار دەکەین پەروەردەی ئامانزدار ئەوەیە کە تۆ منداڵێک پەروەردە دەکەی لە ناوەندێکی خوێندن لە ناوەندێک لە ناوەندەکانی خوێندن پەروەردەکردنەکەی بۆ کەسێک نییە پەروەردەکردنەکەی با بڵین پێناسەیەکی بکەین پێی بڵین ئامادەکردنی تاکێکە بەڵام تاکە سیفەتی چیە ئامادەکردنی تاکێکی شیاو بۆ ژیان
چۆن ئێمە بتوانین لە ڕووی پەروەردەیەکەیدا هەموو ڕەگەزەکانی کەسێکی شتیاو چونکە تۆ کە تەڵەبێ گەیشتە ئامادەیی دەبێ ئامادەکرابێ بۆ چی خۆ ئامادەرێک مەبەستی ئامادەکردنیە تەنها بۆی شتە زانکۆ ئامادەکردنیەتی بۆی بتوانی بخێنە ناو بازاری کار بازاری ژیان لەگەڵ تەعاملکردن لەگە خەڵک قسەکردن لەگە خەڵک هەڵسوکەوت لەگە خەڵک تێگەیشتن لە خەڵک قسەکردن و بڕیاردان بیرکردنەوە پرۆسە عەقلەکان پرۆسە ژیریەکان بابەتی ئەوەی کە چۆن ئێمە گرنگی بەلایانی جەستەی منداڵ دەدەین کەس دوو باڵای بەرز بێ بەڵام دەبێ عەقلیشی بەرز بێ چۆن باڵای بەرز بێ دەبێ بیرکردنەوەکانیشی بەرز بڕوانێ چەندە جەستەی بەهێز بێ ئەو دەبی ناخیشتی بەهێز بێت چەندە بە بەهێز هەوڵە داشتەکان بەدەست بێت بەهێزی عەقلیش کار بکات ئەوانە لەکوێدان ئەوانە لەکوێی ئێستای سیستەمی پەروەردەیی ئێمەدانیان پەروەردەکاران لەکوێدا بیرلەوە دەکەنەوە ئایا دەزان بەڕێزان بە نمونە هێنانوەیەکی زۆر بچووک لەناو بچینە ناو زانستەکانی کە لە مەکتەبە ئەخوێندرێ کە لە ئەساسدا بۆ فەلسەفەی پەروەردەی ئامانزدار دانراون بەڵام چونکە وەکو وتم مامۆستانی ئێمە و ئێمەش کە پەروەردەکارین فێرکارین وەکو ئەوەی چۆن باوکەکان و دایکەکانی ئێستا بەخێوکارن پەروەردەکار نین زۆر بەمان بە هەمان شێوە مامۆستایانیشمان لە فێرکاری ناتوانێ خۆیان دەرباسکەن هەر تەڵەبەکە لە ناو مەلزەمەیەک و لە ناو چەند سنگارێک و لە ناو چەند محازڕێک کوردەکاتەوە ناچێ ئەو دی بابەتەکان ببینێتەوە کە ئایا چەندە گرینگە ئێمە ئەو تەڵەبەیە ئاراستە بکەین بەرەو شوێنی مەبەست بەڕێزان ڕێگام پێ بدەن لە سێ بابەتی جیاواز قسە بکەین یعنی لەسەر سێ نمونەی زیندوی بابەتە فەلسەفە پەروەردەیەکان ئەوەی کە دێڵێم ئەوانە تێگەیشتنی خۆمە بابەتەکە لەوانەیە جێگای ڕخنەگرتن بێ لەوانەیە جێگای ئەو بێکە گفتوگۆی زیاتی لەسەر بپێ بەڵامی تر بە پێوە ئەزمونەی کە هەمە لەوانەیە کاکتۆ پێوت بن 22 ساڵی تەمەنی زانکۆی مامۆستای زانکۆی یان وەکو تر لە ناوەندەکانی تری پەروەردەیی کە ئیش دەکەم هێشتی ماوەی کە ئێمەش وەکو پەروەردەکار لە خودی پرۆگرامەکان تێنەگەیشتی بابین نمونەتان دەمێ چەند وتارێکم نووسی لە یەکێکیان مەسەن ماوەیەکی زۆر لە تەبا دەمنووسی لە تەبا چەند وتارێکم نووسی یەکێک لەوانە بیرکاریانە یەک لەوانە بە ئینگلیزی یەک لەوانە کیمیاویانە فیزیاویانە ئەبوو شێوازە چەند وتارێکی بە ڕیزبەندی نووسی بڵاوم کردەوە مەبەستم چی بوو کە دەڵێم فیزیاویانە ئێمە کە دەرسی فیزیا دەخوێنین فیزیا بۆ ئەوە نییە لەبەری کەن و ناجح بین و دەرەجە بین و بچینە هەندەسە و بچینە طب و ئەوانە ئێمە فیزیا بۆ خوێنین ئەگەر شتێک تێیدا ئیسپادە بکەین لە ڕووی فەلسەفەی پەروەردەیەکەی فیزیاویدا کە لە ناوەندەکانی خوێندن ئەگوترێتەوە مامۆستاکان ئێڵێنەوە دوو نقطەی گچکۆکە وەردەگرم لە فیزیاویانە یەکێک لەوانە فیزیا دائیمە لەسەر چەق ئیش دەکا لەسەر چەقە هێز ئیش دەکا لەسەر چەقە تاودان ئیش دەکا لەسەر خولگە ئیش دەکا سەیری کە چۆن ئێمە بتوانین فەلسەفەی فیزیا لە تەڵەبەکانمان بگەینین فیزیا لەسەر هێزی کار و هێزی کاردانەوە ئیش دەکا بۆ هەموو هێزێکی کار هێزێکی کاردانەوە هەیە کە لە بڕدا یەکسانە لە ئاراستەدا پێچەوانەیەتی زۆر گرینگە ئێمە کە باز لە پەروەردەی ئامانزدار دەکەین ئەگەر توانیمان ئێمە تاکێک ئامادە بکەین ئەو تاکە بە پێی سیستەمی فیزیا کار بکە لە ژیان ئەو کاتە دەبێت هۆی گۆڕانکاری چونکە پێمان وایە دەبێت ئێمە بەردەوامیمان هەبێ لە خولگەکاندا هەتا بتوانین هێزێک دروستکەین تا بتوانین کارلێک دروستکەین دەبێت ئێمە بزانین ئەگەر ئێمە فعلێک دەکەین ڕەتفعلیشمان بەرامبەر دێتەوە دەبێت خۆمان بۆ ئامادە بکەین کەواتە توانیمان لە ڕێی فیزیاوە ئەگەر مامۆستایەکی پەروەردەکاری فیزیایە نەبین تاکێک پەروەردە بکەین ئەو تاکە لە ڕووی بابەتە بنچینەیە فیزیایەکان پەروەردەی لەگەڵ بکەین بابچینە ناو بابەتی دەرسی تر کیمیاویانە چۆن ئیشەکەین ئێمە لە بابەتی کیمیادا گرنگترین چەمک کە لە کیمیا بەکاردێت چەمکی کاردێکە التەفاعل یعنی کارلێک دەبێ ئێمە کاتێک ئاو دەخۆینەوە ئاوەکە چی تێدایە H2O2 یعنی کە هەردووکیان بەڕاستی هەم H و هەم O هەردووکیان غازن هەردووکیان دۆخەکەیان غازە هیچیان مەسەرەن هایدرۆجین ئەسڵەن دەستوتێ و ئۆکسیجین یارمەتی سوتان دەدا بەڵام کاتێک یەک دەگرن کارلێک دەکەن گەردیلەکانیان تێکەڵاو دەبێ هەم دۆخەکەی دەگۆڕێ دۆخەکە دەبتە شل و هەم ناوەکەی دەگۆڕێ لە غاز
دەبێتە ئاو هەم تامی خۆش دەبێ هەم بەبێ ئەو ناتوانین بژین ئەو ئاوەی کە ئەگەر بە هایدرۆجینمان لەمان دەتوانی ئەگەر بە تەنیاش ئۆکسیجنمان لەمان دەتوانین لە ڕێژە زیادەکەی خۆی لەوانەیە زەرێکی زۆری پێگانمان بەڵام کە کارلێک دروست بوو لە کارلێکەکەدا بەرەزان لەگەڵ ئەو بنە کە دەڵێن ها فەلسەفەی شتەکان فەلسەفە دوای شتەکانە کە تێکەڵاوی دروست بوو کە کارلێک دروست بوو هەردووچیان تێکەڵاویەکە وای لێکردن دۆخی خۆیان بکەنە قوربانی دەزانی تاکەکانی ناو کۆمەلگا ئەگەر ئێمە لەسەر ئەو ئەساس و مەنهەجە ئێمە توانیمان پەروەردەیان بکەین ئەو کاتە دەبێتە پەروەردەی ئامانزدار کارلێک لە نێوان تاکانی کۆمەلگا دروست دەبێت ئەو تاکە ناڵێ بەس من ڕای خۆم من دانابەزم بۆ نمونە گەردیلەکان H2O2 بەڵام کاتێک یەکێکی دەبێتێ H2O لە پێش تایمەوە دیارەکەوا دوو بزر بووە بەڵام کاتێک هاوسەنگ دەکەین هەردووچیان خاوەنی پێگەی خۆیانن بەڵام دوجار بوونە نمونەیەکی زۆر جوان بوونە نمونەیە کە بتوانن کارگەری زۆرتر جوانتر لەسەر شتەکان دروستکەن بۆیە ئەوەی کە لەناو مەسەلەن فەلسەفە پەروەردەیەکەدا ئێمە کە بۆمان دروستە بێت و کە کاری لەسەرەکەین ئەوەیە کە چۆن بتوانین بەڕاستی ئێمە ئەو بابەتە بە ئاراستە و ئاقارێکدا بین بە ئاراستە و ئاقارێکدا بین کە هەمیشە کارلێکەکی دیاریانە ئەمە ئیش لەسەر تەڵەبەکان بکەین و لەسەر تاکەکان بکەین تا بتوانین بەڕاستی ببینە ئەو کەسە پەروەردەکارە ئاراستەکەرە چونکە لێرەدا کەسێک ئاراستە دەکرێتون کەسێکیش ئاراستەکەرە جا ئەگەر ئاراستەکەرەکە وەکو ئەو بابەتەمان هەیە دارکەلار بوو سێبەرەکەشی لارە بۆیە ئەگەر پەروەردەکار لار بوو سێبەرەکەشی لار دەبێتەوە یعنی ئەو ئەنجامە بەدەست نایێنێت کە چاوەڕوانی دەکەن بابەتی دیکە کە باس لە فەلسەفەی پەروەردە دەکەین بابچێ ناو زمانی عەرەبی لە زمانی عەرەبی بابەتێک هەبوو کە تەڵەبە دائیمەن ترسی لێی هەبوو بەڕاستی زۆر ترسی لەو بابەتە هەبوو بابەتی ئیعراب گوێدەگوترا شیکردنەوە جا ئیعراب دوو جۆری هەبوو یان ئیعراب ڕستەیەکی دەدانێ ذهب محەممەد إلى المدرسة یان دەیگوت خەت لە چی دراوە ئەومان بۆ ئیعراب بکە یان دەیگو هەمووی ئیعراب بکە جا ئەگەر هەموو بالەوانی هەندێک ئاسانکاری تێدا بووە بەڵام کە دەیگۆ تەنها ئەو وشەی کە ژێری خەت لێ دراوە ئەوەمان بۆ ئیعراب بکە ئەوەمان بۆ ئیعراب بکە ئەو کاتە کێشە بۆ قوتابیەکە دروست دەبوو لەبەرچی لەبەر ئەوەی دەبووە هەمووی هەری ئیعراب بکە بەڵام بەس وشەیەکی بۆ مامۆستا دەنووسیەوە ئەگەنا لە ئەساسدا دەبایە دیسان هەر هەمووی ئیعرابەکەی بکاتە تا بتوانی بابەتەکە زۆر بە جوانی دەربچێت لە ڕستەیەکی بەستوت لە ناو زمانی عەرەبیدا مکەونەکەی چۆنە پێکاتەکەی چۆنە دەبێ فعلێکە بێ و فاعیلێکە بێ و مەفعولێکە بێ ئەو زارێدا فەلسەفەی پەروەردە ڕۆڵێک دەجێڕێتن بەڕێزان لەوەدا ڕۆڵ دەجێڕێ کە ئێمە تاکێک پەروەردە بکەین هەمیشە بکەرێکی کارای پۆزتیفی ئەرێنی بی ئیجابی بێ لەناو کۆمەلگادا چونکە ئەگەر کەسەکە لە کاتی پەروەردەکردندا توانیمان کەسێکی وا پەروەردە بکەین کەوا ئەرێنی بێ لە ناو جوملەدا بوو بە کەسێکی فاعیل لە بەرامبەردا چی دروستە بێت مەفعول دروستە بێت مفعول به دروستە بێتن ئەو مەفعول بهە زانێردا فەلسەفەی پەروەردەی ئەو دوو شەیە وا دەکات کە ئێمە بزانین ئایا ئێستا کە ئێمە لەکوێی پەروەردەکاری داینە ئێمە لەکوێی فەلسەفەی پەروەردە داینە ئایا مامۆستانی زمانی عەرەبی ئەگەر لەگەڵماندا بنیان دوایی گیان لێبێ مامۆستانی عەرەبی توانی ومانە لە لەو خۆناغی کە دەست بە زمانی عەرەبی دەکرێت فێریان دەکەین بەو ئاڕاستەیە پەروەردەیان بکەین بۆ نمونە ئەگەر ئێستا مەسەن ذهب محەممەد إلى المدرسة ذهب فعلا هەمان کەشی بکەینەوە دەڵێن فعلا بەڵام ئەوە لەلایەک دین محەممەد ئێمە کە ئیش لەسەر تاک دەکەین هەر کاتێک ئێمە باسی پەروەردەی بکەین باسی تاکێک دەکەین کە ئێمە ئامادەی دەکەین بۆ ژیان کاتێک دین باس لە محەممەد دەکەین محەممەد چۆنی عەراب دەکرێت محەممەد دەڵێن فاعل مرفوع وعلامة رفعه الضمة الظاهرة على آخره سيركە مەڕێزان چەند وردە بابەتی فەلسەفەی پەروەردە چەند وردە دەڵێن فاعلە بکەرە بەڵام بکەر بچ دیارە کەسێکی کارکرد کەسێکەوە بکەر بێ لە کۆمەلگادا بچ دیارە فاعل مرفوع سیرکەن هەر کەسێک کارێ بکات ئەنجامدا لە ژیانیدا دائیمە سەری بەرزە دەزان بەڕێزان لەناو کۆمەلگادا ئەوانەی کەوا تەنانەت ئەگە ئیشی ئاساییش بکەن یعنی ئاسایی ئیش کات کاسبی بۆ ماڵی خۆی بکە کە ئێواران دێتەوە سەری بەرزە چونکە کارێکی ئەنجام داوە چونکە کارێکی کردووە لە پێناوی کەسانێک کە بتوانێت خزمەتیان پێ بگەنێت و بتوانێت
بژێوی ژیانیان بۆ دابنکە کەواتە هەمیشە ئەو کەسەی کە بکەرە یان فاعلە سەری بەرزە سیرکەن مرفوع لە زمانی عەرەبیدا یعنی سەر بەرزە باشە بەڵام دیسان وازی لێ نانێ فەلسەفەی پەروەردگار باشە چۆن بزانم کەسێکە سەری بەرزە وعلامة رفعه نیشانەی سەربەرزەکەی الضم يعني لە خۆگرتن يعني ئێستا بۆ نمونە من شتێکم لە دەستا پێچکە لە دەستا وەرەقەیەکم لە دەستا ئەوانە هەمووی پێ دەگوترێت ئەوە ئەحمەد توانی ضەمی ئەو شتانە بکە ئەوانە کۆ بکاتەوە ئەوانە هەڵبگرێ کەواتە کاتێک ئێمە باز لە چەمکی فەلسەفەی پەروەردە دەکەین دەبێ بێن ئەو بابەتانە ئەو چەمکانە یەک بە یەک لە ناو مێشتی قوتابیدا بچینین زەرعیکەین نەک ئەوە نییە فڕێدەین دەبێ ئێمە زەرعیکەین بۆچی باسی وشتەی زەرع دەکەین یان چاندن دەکەین بابەتی چاندن بابەتێکە بە ئاسانی ڕوونادا چونکە مەبدە و بنەما و هەموو ئەو بەها و قیەمانە جوانانەی کەوا مرۆڤێکی تەندروست و دەرۆن دروست بنیاد دەنێن و پەروەردە دەکەن بۆ کۆمەلگا سەرەتا دەبێت بچیندرێ بۆ وشەی چاندن چونکە چاندن بابەتێکە پێشوەختە ئامادەکاری دەوێت پێشوەختە پێویستی بە جوتیارێکی شارەزا و ژیر و خۆنەویست و قوربانی دەرە دەبێت زەویەکی جوان بۆ بچێڵێ زەویەکەی باش بۆ ئامادە بکە وە کات و وەرزی چاندنەکەش بزانێ وە ڕادە و ڕێژەی ئاودانەکەش بزانێ وە هەموو ئامرازەکانی پاراستنی ئەم چاندنەش ئامادە بکە بۆ ئەوەی لە قۆناغی تۆکردندا جاریوێ باڵندەکان دێن لێت دەخۆن جاروێ باڵندەکان دەیبێن هەندێک جار لە قۆناغی تر دز دەیبا لەبەرەوەی کە بیستانەکە پێگەی زەوارەوێ دزێک دەلێت دەباتن بۆیە کاتێک ئێمە دەبانوێت بەها و قیەمی جوان لە ناو تاکێکدا بچینین و بەبەستی پەروەردەیەکی ئامانزدار دەبێت هەموو ئەو ئامادەکاریانە لە پێشچاو بگرین کە دەمانوێتن ئەو تاکە دوجار بخێنە ناو بازاری کار و بازاری ژیان کە بیکەین بە وەکو چۆن بڵێ بیکەینە کەسێکی بە سوود و سوودمەند بۆ کۆمەلگا بیکەینە وەڵامێک بۆ ئەو پرسیارەی کە هەمیشە لە مێشکماندایە مامۆستایانمان لە مەکتەب پێیان دەگوتین ئەم بۆشاییانی خوارە و بە وشەیەکی گونجا و پڕکەرەوە املأ الفراغات الآتية بكلمات مناسبة يعني أوي لما خاطي دكتور إبدادي correct answer يعني بيان دقوتين fill in the black أو ذا correct answer كي هل بجيرا أي متواني معنا أو سيسمكا correct answer يعني كلمة مناسبة يعني وشيء جونزاو للروى پروردگی بخدنا و بازاریشان 2000 أو كرو كتي كأما پروردگی كنا ناو ناوندکانی خونی دبن به هاوسر دەبن بە خێزان پێکەوە دەبن بە دایک و باوک دەبن بە مامۆستا دەبن بە دکتۆر پزیشک ئەندازیار هەموو ئەو ناونیشانانەی 2000 دێن دەبنە بەشی دووەمی مرۆڤ بوون ئەگە کەسەکە نەبووە مرۆڤێکی باش نەبووە پەیامە پەروەردەیە ئامانزدارەکەی تێدا جێ نەبووە کە کەسێکی وابێتن بتوانێ ئێمە دیوار و سەقف و هەموو شتەکانی بۆ ئامادەکەی ژوورەکە ناوی نابێ بۆیە کە دەڵێن فەلسەفەی پەروەردەیی کەواتە کارکردن لەو دی بابەتەکان کاتێک دێنە سەر بابەتی بیرکاری تا ئێستاش ئێمە نەمانتوانیوە وەکو پێویست ئەوە بابەتێک ئێمە دەڵێن ڕێژەیە قسە دەکەین بە عام قسە ناکەین تعمیمکردن نییە ئەوە گشتاندن ناکەین بەڵام بە شێوە زیادەکەی وایە نەمانتوانیوە بین چەمکی ئەو زانستانە بخەینە ناو چەمکە پەروەردەیەکە و ناوشە پەروەردەیەکەیدا بۆ نمونە دایمە بیرکاری لەسەر لەگە دوو شت ئیش دەکات لەگەڵ ژمارەکان کار دەکات لەگەڵ هێماکان کار دەکات ئێمە لە بیرکاریدا ژمارەمان هەیە لە سفر دەست پێ دەکات تا مالە هەتا مالە نیهایەوەی دەڵێن لە ژمارە بەڵام تا ئێستا کەش زۆر جار ئەگەر ئەمە لە کەسێک دێڵات و سفری پاشمانی زەژنی سفری پێکەممە سفری پێیت نییە بەڵام لە بیرمان نەچێ ئێمە ئەگەر پەروەردەی منداڵ بکەین لەسەر بنچینەی بیرکاری ئەو کاتێ دەتوانین کەسێکی زۆر باش ئامانزدار و پەروەردەکراو ئامادە بکەین سفر لەکوێدا غەڵەتی هەیە ئەگەر سفر نەبێ یەک بە تەنیا هەر یەک دەمێنێتەوە ئەگەر یەکێک سفری بۆ تەنیش دانەی ئەو جا دەبێتە دا سفرێکێ بۆ زیاد کە دەبتە 100 سفرێکێ بۆ زیاد دەبتە 1000 سفرێککە 10000 هەتا ملیار تریلیۆن دەڕوا هەمووی سفرە قیمەت زیاد دەکات ئێمە لەکوێی پەروەردە داوامان کردووە کاکە زەحمەت نەبێت وەرە تاکێک بە خۆت سفرکەوە لە کۆمەڵێک شتی نابەجێ خۆت سفرکەوە لە کۆمەڵێک بیرۆکەی سلبی خۆت سفرکەوە لە کۆمەڵێک حەزی سلبی خۆت سفرکەوە لە کۆمەڵێک ئەو شتانەیەکەوە ڕێگرن لە سەرکەوتنی تاکەکەدا سیرکە سفرمان ئەوەندە ناشتێن کردیە
لە ئەساسیشدا بە خۆی سفرکردنەوە گەیشتنە بەلووتکەی بە خۆداستنەوە خۆ سفرکردنەوە ئەو مانایی هەیە کە ئێمە چۆن دەتوانین ئێمە خۆمان وەکو دەڵێ ئەپدێت بکەینەوە ڕیفرێش بکەینەوە یان مەسەن بەرنامەی نوێ لەسەر خۆماندانێ ئەو بابەتە هەر بەڕاستی زۆر گرینگە یعنی ئێمە بچین کار لەسەر ئەوە بکەین هەر ئەوەندەمان بەسە بچین ئەوانە لە شوێن دابنین یعنی باوەڕ بکە بۆ نمونە لە ئینگلیزیدا فێریان دەکردین good better best یعنی good better best دەبێ وای لێ بکەین مادەم بێتەر و بێست هەیە نابێ بە گود ڕازی بی تۆ نابێ تاکێک بی تەمبەڵ خانەدانی و پاڵ دەیتەوە بڵێ ئەمن ئەوە ئیتر تەواو مادەم پەنجامێنە با ڕازی بم کاکە مادەم بێست هەیە چۆن بە بێتەر ڕاز دەبی مادەم بێتەر هەیە چۆن بە گود ڕازی دەبی ئەسڵ باسی بادی هەر نەکردیە لەوێوە لە گود دەست پێ دەکات ئەو ببوورە کاکتەرەوە اختصاسی زەناوتەوە ئیشی زەناوتە بەزەمە لە بابەتە پەروەردەیەکەیە ئەکێت ئیشاڵ دەستخۆشیمانێ دەکەی کە ئەمە زیاتر پێویست ئەمە تو دەبی لەو بابەتە چونکە کاکتۆر بەڕاستی هەموو ئەو بابەتانی کە ناو ناوەندەکانی خۆینداداوە پسپۆرە پەروەردەیەکان دایان ناون پسپۆری پەروەردەی دایناوە بەڵام چی بکە کە ئەو مامۆستایی دەیڵێتەوە نەتوانی وەکو پێویست بیڵێتەوە نەتوانی وەکو پێویست ئیشکە هەر لەو شعری کە بۆ جەنابتانم باس کرد شتێکی زۆر جوانی تێدایە باسی دارات بۆ دەکات سفەتی دارە دەڵێ هەرچی کەوتە بەر چاوانی دەچووە بنج و بنەوانی تەمان خۆزگە ئەو سمینارەمان لەناو هۆڵێکی دابایە هەندێک شتێ نووسین پێدەویست لەسەر سەبوڕە بینووسین و هەندێک شت لەوانەیە بەکردداری بمان کرد بە جوان دەبوو یان بەتیم پێکەوە جێبەجێمان کرد بە هەرچەندە ئیشاڵا منداوە لە برای بەڕێز و برای گەورم کاتوریمدا دەکەم ئەگەر دەرفەتی تر هەبێت لە شوێنی تر پێکەوە کۆبینەوە نەک لە دوای جیهازی قسە بکەینەوەێ باشتر بتوانانی خزمەت بەو بابەتە پەروەردەیانە بکەین بۆیە هەرچی کەوتە بەر چاوانی دەچوە بنج و بنەوانی بالفعل کە ئێمە دەڵێن وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زادستی ئەو دارایە لەناو ئەو شعرە کوردیەدا ئیشتی ئەوەی دەکرد ئیشتی چی دەکرد ئیشتی توێژەرش دەکرد ڕیسێرچەری دەکرد هەرچی کەوتە بەر چاوانی دەچووە بنج و بنەوانی یعنی لێ نەدەگەڕا بچی بە ئاسانی بڕوە لە بەدەستی بەڵکو بە شێوازێک ئیشی لەسەر دەکرد کە هەموو وەکو دەڵێ کوردەواری لەناو دوو قەوزدا قڕی بنی دەردێنە ئەوە ئیشی پەروەردەکارانە کەوا بکەین ئێمە تاکێک بنیاد بنین ئەو تاکە بەکەم ڕازی نەبێ لەوەی کە معلومات خلکاتەوە لەوەی کە زانیاری خلکاتەوە چونکە بوونی زانیاریەکی پێویست و زانیاریەکی تۆکمە وا دەکا ئێمە یارمەتیماندا لە گەیشتن بە بڕیارێکی ڕاست و دروست گەیشتن بە بڕیارێک کە بتوانین پەشیمان بوونەوەی کەمتر بێ کەمتر پەشیمان بینەوە وەبزەم کاتەکەم خەریکە تەواو دەبێ لە ئاخرتم باسی بابەتێک دەکەم کە ئەوە فەلسفەی پەروەردەی تەواو ئێمە زۆر جار گرنگی بە بابەتی هونەر نادەین زۆر جار هونەر دەیانگو بڕۆنە ماڵەوە هونەر خۆی لە چەند دەبینێتەوە هونەری وێنە کێشان هونەری میوزیک هونەری شێوەکاری ئەو جۆرانی هونەر هیوادارم ئەوانی اختصاسیان هونەر لەناو ئەگەر ناویە بینارەکە بن ڕخن لێم نەگرن ئەگەر خەڵەتم کرد لە شتێکدا ئێمە دوو نمونەتان دەدەمێن نمونەیەکیان لەسەر شێوەکاری ئێستا بڕۆ تابلۆی مۆنالیزا کە ئێستا کە لە فەڕەنسا لەناو لە لوڤەر پارێزراوە خەڵکێک کە چوە فەڕەنسا حەز دەکا بچی لەگەڵ تابلۆکەی مۆنالیزا ڕسمێک بگرێت و پێی خۆشتەکە دەیبینێ ئایا ئەو کەسەی مۆنالیزای کێشا ئەو تابلۆی کێشا ڕۆژێک لە ڕۆژان بی لەوە کردبەوە کە ئەو نرخە خەیالیە دەکات لە ئەنجامی چیدا توانی ئەو تابلۆ بکەشێت لە ئەنجامی تێکەڵاوکردنی چەند ڕەنگی جیاواز ئەو ڕەنگە جیاوازانە مانای بەخشی ئەگەلا بخۆی قطعەیەکی ئەوەندە بچووکە و ڕسمێکی اعتیادی بە $1000 بێ بەڵام بڕۆ ئێستا بزانم بە $1,000,000 دەدەنێ ئەو بابەتە بەڕاستی زۆر گرنگ ئەمە بەچاوی بگرین بابەتی کارکردن لە سەتاکەکانی ناو کۆمەلگا بە شێوەی شێوەکاریانە تێکەڵاوکردنی ئەو بابەتانە پێکەوە ئەوە زۆر گرنگە ئەوەی دووەم بابەتی میوزیکە خۆزگە ئابرازی ئامێری میوزیکم هەبایە ئەوەی میوزیکم هەباتە بمژەنی باە بەڵام ئیتر هەر کەس ئەگە قسەم کرد لێم تێدەگای ئینشاڵڵا بابەتی میوزیک لەسەر ئیش دەکاتن میوزیک لەسەر نۆتە ئیش دەکاتن دۆ ڕێ می فا سۆ ئیتر بەو شێوازە کە دەڕوا لە دۆ دەست پێ دەکات لەوانەیە ئەو کاتەی کە کەسێک مەسەن کەمانزە دەژەنێتن کە کەمانزە دەژەنێت پەنجەکانی ئەو دەستەی کە ئالەتەکەی گرتیە و لەگەڵی لەلایەکی کە دەستی دیکەی گرتیتی دەبێت پێکەوە بن یعنی کاتێک لەوانەیە منێک کە دکتۆر ئەحمەد گوێ لەکەوە دەگرم لەوانەیە
ئەو کاتە نۆتەی مۆسیقەکەیوی لە دۆ ئەو ئەمنی قەنەعەت پێینا بەڵام بۆی قەنەعەت بە کەسێکە بینێ کە سەری بۆ بابدات و دەستخۆشی بکە فاستۆلاسی دەڕوا مۆسیقەیەکی خۆشێتە مێشکمان ئەو کاتە هەست بە ئارامیەک دەکەی قسەی لەسەر دەکەی ئەوە بەڕاستی زۆر گرنگە لە بابەتی ئەوەی کە ئێمە چۆن تاکێک پەروەردە بکەین پێی بڵێن کاکە تۆ وەرە دەبێت تۆ لە ژیاندا وەکو میوزیک ژەنێک بی بزانیت تۆن یاری بە پەنجەکانت لەسەر نۆتەکان دەکەی هەتا دەنگێکی خۆش دەبێنی ئایا ئێمە توانی ومانە ئەو میوزیک ژەنانە ینی وەکو بڵێ میوزیک ژەن ئاسا باس لەگەوەی دەکەم چونکە بابەتەکە وەکوما فەلسەفەیە جاروێ فەلسەفە وشەیتر دێتە ناوی هەتا بتوانی لەسەر نۆتەکان ئیش کات و لە ژیان ئەو بابەتی چیە فێردێکی قورسایی ژیان هەیە کە تۆ قورسایی ژیان تاتە پێشێ چۆن نۆتەکەی دەگۆڕی چۆن تۆنەکەی دەگۆڕی چۆن وا دەکەی مۆسیقەکە دەنگێکی باشتر بێنێ بۆیە هەموو ئەو بابەتانی کە لە ناو ناوەندەکانی خوێندن هەیە کە بەڕاستی ئێمە هەمومان بەرپرسیارن لەو بابەتە بەرپرسیاری تەنها لەسەر خودی وەزیری پەروەردە یان لەسەر مامۆستایەک نییە بابەتەکە پەیوەند و پەیوەستە بە پەیوەنددار و پەیوەستە بە هەموو پەروەردەکاران ئەوانەیە کە خەمی پەروەردەیان هەیە ئەگەر کوڕی من پەروەردەکرابێ لە مەکتەب باش لەوانەیە کچێکی خەڵکێکی تر ئامە ئاسوودە دەبێ و بەختەوەر دەبێت کە جوان پەروەردەکراوە بەعکسەوە ئەگەر کچی من پەروەردەکرابێ کوڕی کەسێککە بەختەوەر دەی پێکەوە ژیانێکی بەختەوەر پێک دەین ئەو بابەتە بابەتی ژیانە ئەو بابەتە بابەتێکە کە بەڕاستی ئێمە ناتوانین لەبەری ڕاب بکەین بۆیە ئەو بابەتە بەڕاستی گرینگە ئێمە هەر یەک لەو بابەتانی کە لە ناو ناوەندەکانی خوێندن دەخوێنرێ ئەگەر ئێمە پەروەردەیانە فەلسەفەی پەروەردە لە ناویدا جێبەجێ بکەین بە دڵنیایی بابەتی ببوورامە کە دەڵێم میوزیک ئەم باسم لە خودی میوزیک نەبوو میوزیک ژەنین لەسەر بابەتی تۆن ئیش دەکا بابەتی ئەوەی کە چۆن دەنگ دەردێنی بابەتێک کە پێویستە تۆ پەنجەکانت ماندووکەی تا دەنگ دروست دەکەی ئەمە ئامێرەکەت هەشت بێ ئەگەر تو زانیاریت نەبێت چۆن دەیژەنگ ناتوانین دەنگ دەربێنی بۆیە ئەگەر ئەو هەندێک کتێبی دەبینم کە دەنووسێ بۆیە ئەو وەڵامم داوە یعنی مەبەستەکەم وتم مەبەستم خودی موزیکەکە نییە مەبەستمانە پەروەردەکاریە لەو بابەتەدا مامۆستای میوزیک چۆن پەروەردەی منداڵی بکە لەسەر ئەو بابەتە یا مامۆستای هونەر چۆن پەروەردە بکە لەسەر شێوەکاری مامۆستای کۆمپیوتەر چۆن وای لێ بکە مامۆستای کۆمپیوتەر چۆن وای بکە لە ژیاندا دەبێ هەندێک کەس دیلیت بکەیت هەندێک کەس ریموف بکەیت هەندێک کەس کەت بکەیت هەندێک کەس شیفت و دیلیت بکەیت ئەوانە هەموو چەمکن لە ناو کۆمپیوتەردا بوونیان هەیە هەندێک کەس چۆن ئەنفرێت بکەم هەندێک کەس ئەنفۆلۆ بکەم یعنی ئەو بابەتە ئەو چەمکانەی کە پەروەردەین چۆن ئێمە ڕایان بین لەسەر هەتا بیانکەین بە تاکێکی تۆکمە و تاکێک بن کە بتوانن ئاعتیماد لەسەر خۆیان بکەن و تاکێک بن کە بتوانن دوازار ئاعتیمادیان لەسەر بکرێت کە ئیشیان پێ بدەی وەوان لێ بکەیت کە ئەسڵەن ئەوانە پیاوی ئەوە بن کە ئەرکیان پێ بستێری وەشیاوی ئەوە بن کە بتوانن ئەرکە قورسەکان یان وڵات و نیشتیمان کە ئەتۆ مەسەن لە شوێنێک مدیر عامێک دادنەی مامۆستایەک دادنەی مدیرێک دادنەی وەزیرێک دادنەی ئەندامێک دادنین لە شوێنیشتا ئەگەر ئەوە ئەسڵ لە ئەسڵدا تاکێکی تۆکمەنە بێ هەر کارێکی بێ بسپێری ئەو کارە بە کەم و کورتی دەڕوە بە کێماسی جێبەجێ دەبێت هەموو ئەو بابەتانە ئەگەرێتەوە سەر ئەو نەبوونی ئەو بابەتە بەڕاستی پاڵپشتێکی فەلسەفەیی لە پشتە بەڵام ئەوە بە دڵنیاییەوە کاتێکی زۆری لەوانەیە پێویست بێ و دەستە ناو دەست یەکتری ئێمە پێکەوە پەروەردەکاران بتوانین بۆ نمونە شتێکی وە ئامادە بکەی وەرکشۆپێک لەسەر ئەو بابەتە ئامادە بکرێ یان بۆ نمونە پرۆژەیەکی جوان لەسەر ئەو بابەتە بنووسێ ئیتر وازانم ماوەسە سەنگەریان کاکتۆر وە بزانم کاتەکە نامی تەجاوزکەم ئەوە بۆ 9:51 دقیقە ئیتر ئەگەر هەتا زۆر قسە بکەین شتی زۆرتر ماوە بەڵام هیوادارم کاتی کە دیار کرابوو بتوانیم بێتم وەکو بڵێ تیشێک بخەمە سەر وشەی فەلسەفەی پەروەردە کە ئامانزدار بێ و لەگەڵیشیدا سەیری کە ئێستاکە بەز وشەی ئامانز یەک دقیقە لەسەر قسە دەکەم و کاریگەی لەسەدا دروست دەکاتن ئامانز بەڕێزان ئامانز کە بە ئینگلیزیەکەی گۆڵە ئەمە لە تۆپانەیدا کەەوەش وەرزشە لە ناو مەکتەبەکان دەخوێندرێ بەڕاستی دیسان ئەمە غەدرمان لە وەرزش کردیە غەدرمان لە دەرسە کردێ دەستین تۆپیان دەدەین دەستی مامۆستا لەگەڵیان ناڕوە بەڵام فێری ناکە کارکردنی بە تیم لە ناو تۆپانێتدایە یەکە گۆڵکارە بەڵام گۆڵ پارێز ئەگە سەرکەوتو نەبوو 1000 گۆڵکارت هەبێ گۆڵ هەر گۆڵ گەڵدەکە بەڵام دیسان گۆڵ پارێزەکە گۆڵی پێناژێت و ئەوانیش گۆڵ لە تۆ دەکەنەوە لە ناو تۆپانێدا ئەو شوێنەی کە زۆر بەرزە عمودەکەیە کە پێی دەڵێن گۆڵ لە ناویدا دوو سفەتی تێدایە یەکیان
چوارچێوەی هەیە دائیمە سنووردارە کە تۆڕێکی پێوەیە بۆی کە تۆ گۆڵت کرد تۆپەکەت نەڕوە دووبارە خۆت ئامادە بکەیتەوە بۆ گۆڵی دووەم چونکە ئەگە تۆ بڕوە کاتت لەدەست دەڕوە و لە ناو تۆپانێدا ناو ساحە و گۆڕەپانی تۆپانێدا گۆڵ بەرزترین شوێنە دەبێت لەوێدا فێری ئەو تەڵەبە بکەین ئامانز دائیمەن لە بەرزاییدا دەبێت تۆ بەرز بڕوانی بۆ ئامانجەکانت ئامانز دەبێت بەرز بوو بێتەوە هەتا تۆ بتوانی تۆپەکەی تێبخەین بۆیە ئەو بابەتێکی درێژە و دڵنیایش هەمومان پێویستمان پێە هەموو تاکەچی ناو کۆمەلگا ئێمە پێویستمان بە شۆفێرێکی پەروەردەکراوە پێویستمان بە وەکوب دەڵێن پاکەرەوەیەکی پەروەردەکراوە پێویستمان بە پارێزەرێکی پەروەردەکراوە دکتۆرێکی پەروەردەکراوە ئەندازیارش پەروەردەکراوە مامۆستایەک پەروەردەکراوە هەموو ئەو شتانە بە بابەتە بنسینەیە فەلسفە پەروەردەیەکەوە دەتوانین کۆمەلگایەکی بەختەوەر کۆمەلگایەکی تۆکما کۆمەلگایەکی ئامانزدار یان کۆمەلگایەک دروستکەن هەمومان پێکەوە دەستخۆشی لە یەکتر بکەین هیوادارم سرم نێش هەم بن ئەوەندەی قسەمان کرد ئەوی دەست چاوت خۆش زۆر سپاس بۆ بەڕێز پرۆفسۆر یاردەدەر دکتۆر ئەحمەد سەیدا کە زۆر بە جوانی بابەتەکەی شی کردەوە بابەتی فەلسەفە و فەلسەفەی پەروەردە خۆی تۆزێک وشکە ئەگەر سلایدیشی لەگەڵی بە ڕەنگە بەڵام ماشەڵڵا هەم نمونونەکان هەم تێگەیشتنەکە و ئەو نمونە زیندوانەی کە دەتێنا زۆر وازەح بوو پێم وایە پەیامەکە زۆر گەیشتووە ئەو پرۆگرامە خوێندنەی کە پێشوو باست کرد بەڕاستی هەم دانانەکەی پەروەردەکارانە بوو هەم جێبەجێکردنەکەی هەم بە دوواداچوونەکەشی ئەوانەی ئێستا ڕەنگە پێش 40 ساڵ ئەو بابەتەمان خوێندووە ئێمە ڕەنگە ئەو بابەتەی کە بڕێبوو ناوی دارا بوو ڕەنگە بەڵام وەکو ناوی خۆمان لە بیرمان ماوە جگەلەوە چەسپیوە جگەلەوە جێبەجێت کردووە بەڕاستی ڕەنگە بەشێکی پرۆگرامی خوێندن دانانەکەی هونەرێکی تایبەتە بەشی دووەمی ئامادەکاری و زەمینە سازی کردنە لەلایەن هەم تاک هەم دامەزراوە پەروەردەیەکان کە وەزارەتی پەروەردە و تەنانەت حکوومەتی و پەرلەمانیش دەگرێتەوە کە زۆر جار فەلسەفەی پەروەردەیی لە وەزارەت گەورەتریشە دەکرێت لە سەروی وەزارەتەوە دابدرێ لە سەروی باوەڕ لە پەرلەمان و لە حکوومەتەوە کەسانی تێگەیشت و بیر لەوە بکەنەوە کە فەلسەفەی چوارچێوەیەکی گشتی بۆ فەلسەفەی پەروەردەیی لە کوردستان دابنێن کە هەیە ئەگەر هەیە جێبەجێکردنەکە خەلێلی تێدایە ئەگەر هەیە ڕەنگە پێویستی بە پێداچوونەوەی بۆ ئەوەی بگونجێ لەگەڵ ئەو سەردەمەی ئێستا و ناکرێت فەلسەفەیەکی پەروەردەیی ساڵانی 60ەکان بڵێن باش بووە باوەکو خۆی بمێنێ فەلسەفەیەکی پەروەردەیی ساڵانی 80ەکان دەبێت بەردەوام پێداچوونەوەی پێدا بکرێت بۆی بگونجێن ئەو بابەتانەیکان دەستخۆشی لێ دەکەم زۆر پات دەکەم ئێستا دەرگای گفتوگۆ دەکەینەوە تکایە بەڕێزان ئەگەر پرسیارێکی دیاریکراو هەیە پرسیارەکە بکە ئەگەر سەرنجێکت هەیە هەوڵ بدەین هەریەکە لە 1 دقە زیاتر نەبێت چکە بەداوری بنۆڕاتان دەگرم بە خەڵکێکی زۆرمان لەگەڵە 177 کەس لەسەر خەت بوون ئێستا 167 لێرن مامۆستا سەنگەر کۆمنتەکان ئەتۆ وەرگرا من 3-4 کەس لەوانە وەردەگرم کە دەستیان بەرز کردەوە کاکتۆر 2-2-3 هەوڵ دەدەن بێکەوە وەڵام بدرێتەوە لەبەرەوە زۆرتری بەشدار بن ئەوانەی دەستیان بەرز کردوتەوە ئەمن بەو ڕیزبەندیە کە لە لای من دەردەچێت مامۆستا عەلی فەرموو مامۆستا عەلی سڵاوتان لێبێ شەو باش دەستخۆشی لە ئوستازەکەم وەڵاهی ڕاستی من کۆمنتێکم هەیە لەگەڵ پرسیارێک با لە پرسیارەکەمەوە دەست پێ بکەم بە بۆچووی دکتۆر بەڕێزیان فەلسەفەی پەروەردە لە هەرێمی کوردستانە ئەوێت تاکێکی چۆن بەرهەم بێنێ بە گوێرەی و پرۆگرامانەی لە تەواوی قۆناغەکانی خوێندن لە باخچەوە تاکو پۆلی 12 هەیەوە بە تەواوکەراوەکەشی کە لە پەیمانگا و زانگۆکانەیە خاڵی دووەم تەواو هاوڕێی کاکزۆرم کە باسی هونەر و وەرزشی کرد منیش ئیزافەیە خەمە سەر ئەکرێ بابەتی ئاین و بابەتی بەهاکانیشی ئیزافە بکرێ ماوەستانی بەڕێز بابەتانەیە دەستیان کراوەترە منهەجیان کەمترە دەرفەتی گفتوگۆ و قسە و ڕێنمایی و ئامۆژگاریکردنی خوێنکارانیان زیاترە هیوادارم ئەو 4 بابەتە بتوانن ئەو فەراغە پڕکەنەوە کە مامۆستانی بابەتەکانی تر دەرفەتیان لێپڕیکەنەوە و سوپاسانەکەم زۆر سپاس ئەوی دەیەوێت قسە بکە یان دەتوانێت بە کۆمنت بنووسێت تکایە یان دەتوانێت دەستی بەرزکاتەوە مامۆستا لوقمان فەرموو
سڵاو دکتۆر دەسی دکتۆر خۆش خۆشحاڵم جارێکی لەگەڵ بەڕێستانە سپاس مامۆستا. سرم لە هۆشیاری ژینگەی هەیە بۆیە لە هۆشیاری ژینگیات لە سێکتەری هۆشیاری زیاتر دەتوانم قسە بکەم. بەڕاستیەوەی من تێبینیم لەسەر بەشێکی قسەکانی دکتۆر هەبوو و بەشێکی ئیزافێکی ترم هەیە بەسەرەی نەکانی پەروەردەبوون. ئێستاکە کە من پێی گەیشتوم بە توێژینەوەی زانستی میدیا ڕۆڵی زۆر کاریگەری هەیە. هەندێک جار هەیە ڕۆلی پەروەردەی میدیا لەسەرەوەی ڕۆلی دایک و باوکە لەسەر ڕۆلی ناوەندەکانی پەروەردەیە جە ناوەندی ئاینیە یاخود فێرکاری. خاڵێکی تر کە ئەوەی ویستم بەڕێز دکتۆر باسی نەکرد خۆزگا باسی کرد وایە مەسەلەی ئێمە گرفتێکمان هەیە لە پرۆگرامی پەروەردەی خۆمان. بۆ نمونە ئێمە نازانین هۆکاری ئەو گۆڕانکارانەی کە لە پەروەردە کرا لە سیستەمی خوێندن. بۆ نمونە مثاڵی کە لە پۆلیسەی ناوەندی بووم ئێستا هەست دەکەم ئەو پرۆگرامە لە پۆلی شش سەرەتایە خوێندرێ. یعنی گۆڕانکاری لە پەروەردە و لە دانانی سیستەمی پەروەردە مەفروضە دەوڵەت چی دەوێت پرۆگرامی پەروەردە و فەلسەفەی پەروەردە دابنێ یاخود دەرئەنجامی گرفتەکانی کۆمەلگا ئێمە پێویستمان بەوەیە کە فەلسەفەی پەروەردەی دابنێت. چۆن بۆ نمونە لە هەر کۆمەلگایەکدا ئەگەر ڕێژەی پێشەرکاری یاسایی هەبوو ئەو کەواتە ئیشکارمان لە پەروەردە هەیە. پێشەرکارەکان دەربارەی ژینگە هەبوو بە هەمان شێوە، ڕێزگرتنی دایک و باوک نەبوو بە هەمان شێوە، ڕێژێک تونند و تێژی بەرامبەر خێزان هەبوو بە هەمان شێوە، زۆری تاوانەکان کەتنەکان کەواتە هەمووی دەکرێت ئەمانە بڵێن فەلسەفەی پەروەردەمان باش نییە یا پەروەردەکارەکانمان باش نییە. بۆیە بەڕاستی ئەگە بمانەوێت ئێمە فەلسەفەی پەروەردەی دابنین پێویستمان بەوەیە دەوڵات بە ڕەچاوکردنی هەموو ئامرازانەی کە هۆکارن یاخود فاکتەرن جاماوەستای ئاینیە کۆمەڵناس هەر کەسێکی ترە ڕۆلیان هەبێت لە دانانی پەروەردەی فەلسەفەی پەروەردەی. بۆی ئەوەی جەنابی دکتۆر کە بەشی ئەم بابەتانی باس کرد پێم وایە لەوانەیە ئەمانە ئەم پرۆگرامانەی کە عربی زمانی عربیان ئەوانە کەمتر وا دەبینم پەیوەندی هەبێ بە فەلسەفەی پەروەردەیەوە، بەڵکو ئەسڵەکە ئەوەیە کە ئێمە لە دەوڵەت و لە کۆمەلگا چ پێویستمان پێیەتی دەکرێت ئەو شتانی کە دانرابوون پەروەردەکارەکان پەروەرشارەکان ئەو ڕۆڵە ببینن ئەگە بە مانای کەلیمە پەروەرشاری باشمان هەبێت. چون ئێمە ناشارم داوتە بڵم دکتۆر ئێمە لە دەستەی ژینگە کۆنتاکتی زۆرمان لەگە وەزارەتی پەروەردە هەیە. پسپۆڕانی وەزارەتی پەروەردە گەیشتنەوە ئەو قەناعەتێکە ئێستا زۆربەیان لە پرۆسەی پەروەردە ئێمە پەروەردەمان نییە تەنها فێرکاریمانێت. زۆر سپاس. دەست خۆش مامۆستا لوقمان زۆر زۆر سپاس. دەوڵام دەینەوە یان چۆن با کەسێکی تریش وەگرێ لەگەڵ ماوە دکتۆر نەبەزی ژوەر دەگرم. دکتۆر نەبەز فەرمووکە دکتۆر. دکتۆر نەبەزی لوبنانی فەڕەنسی وڵی دکتۆر نەبەز ناسر نووسراوەیە نەبەز ناسر چۆمانیە فەرمووکە دکتۆر. دکتۆر سڵاوتان لێبیت و شەوتان باشوی بەخێرهاتنی دکتۆر سەید ئەحمەد و سڵاو ڕێزی تایبەتیشمان بۆ بەڕاستی دکتۆر ئەحمەد و تەواوی دکتۆر هینداد و تەواوی ئامادەبووان هەیە. دکتۆر ئەمن دوو تێبینی زۆر کورت ئەڵێم چونکە دیارە میوانانی زۆر لە سەرکەوتن و قسەیان هەیە، بەڵام ئەوەی کە بەڕاستی من تێبینیم کرد هەر لە ناونیشانەکەی فەلسەفەی وەکو بڵێن بەڵێ فەلسەفەی پەروەردەی ئامانزدارە. کەواتە ئەگەر فەلسەفەی پەروەردەی ئامانزدارمان هەیە ئەگەر یعنی ستام تێ بکەن ئەوەمان هەیە ئایا پەروەردەی فەلسەفەی پەروەردەی بێ ئامانجیشمان هەیە لەو ئاڵەتەیدا چونکە ئەمە گوتمان ئامانزدار لە کاتێکدا لە خودی فەلسەفەی پەروەردەدا بۆ خۆی فەلسەفەی پەروەردە ینی ئامانجێکی هەیە و هەموو هەوڵ و پۆشی بۆ ئەوەیە کە ئامانجێک پێشانی ئێمە بدا. و بەڕاستی لە تێبینی دووەمدا ئەوەی کە بە زۆر بەلامەوە بەڕاستی پرسیار بۆ تا ئێستاش لەگەڵبی ئەوەیە ئایا بۆچی فەلسەفەی پەروەردەی ئامانزدار لە کوردستاندا کە ئێمە پێمان وایە ئامانجێکمان هەیە لە پەروەردە و پێگەیاندن لە باخچەوە هەتا دەگات بە بەزناکۆکانیش بۆچی نەیتوانیوە ببێت بە چیرۆشی خەونی هەموو سەرکەوتنەکانی مەسەلەن دەرچوان لە مەسەلەن لە پرۆسەی خوێندندا. زۆر سپاس و ڕێزی بەڕێزان یەک دوو کۆمنتیش وەردەگرین و دەست بە جوابدانە دەکەین دوای دەگەڕێنەوە لاتان. مامۆستا سەنگەر ئەگەر چەند کۆمنتێکی دیاریکرا وەرگوی لەوانەیە کە پرسیاری دکتۆرجان بابەتە. بەڵێ دەست خۆش بێ کاکتۆر ئەحمەد زۆری کۆمنتەکان دەستخۆشیە بەوەی کە زۆر بە جوانی ڕوونی کردەوە. کۆمەڵێک پرسیاریش هەیە لە پرسیارەکەی مامۆستا عەتا دەست پێ دەکەم دەڵێ دەستان خۆش بێ نمونونەکانی یوتۆری بەرە ڕوون و زیندون و کاریگەرن چونکە ڕاستەوخۆ ڕوبەڕوون لەگەڵ قوتابیان ئەگەر دواتر کاک دکتۆر پێمان بڵێ ئەو وتارانەی باسی کرد لەکوێ بڵاوی کردوونەتەوە
هەروەها مامۆستا ئاسۆ دەپرسێت ئایا ئێمە فەلسفەی پەروەردەیی ڕوونمان هەیە ئەگەر هەمانە بەرهەم و ئاوتپوتی کامەیە وەگەر نیمانە دەمبی وەزارەتی پەروەردەیە کە استراتیژەتێکی درێژخایەنی ڕوون و وردی نییە یان گرفتەکە لە ئێمەی پەروەردەکاراندایە ئەگەر لە پەروەرشیاراندایە دووبارە پێدوانیە تاوانباری سەرچی دووبارە وەزارەتەکە کە خولی بەردەوام و تەقوی بۆ پەروەردەکاران لاواز بووە ئەوە پرسیارێکی دیکە خۆش پێگەری پرسیاری تر وەرگرین دوای دەست پێ دەکەین مامۆستا سەنگەریەک پرسیاری باشە دکتۆر جان باسی وانەی وەرزش و هونەر کرا کە دەڵێن ئەوەیە بەڵام پرسیارێکی دیکە مامۆستا یوسف دەپرسێت چۆن وەک مامۆستایەک بتوانم شارەزاییەکی باشم لە فەلسفەی پەروەردە هەبێت کتێبێک بۆ ئەم بابەتە بەسوودە دەست خۆش کاکتۆرەوانە وەڵام دەوە دێنەوە کاکتۆر جان ئەمن پێشوی وەڵامی ئەو بەڕێزانە بدەمەوە ئێمە هەمومان نازانێتەوە وەکو وتم لەبەری نازانم چێن بەشدارن لەو بینارەکە ناتوانم گشتاندن بکەم بەڵام هەمومان لەوانەیە باوەڕمان بە ئەوەی خۆم باوەڕم بە خوای گەورەی و خوا خالیقی ئێمەیە خوای گەورە پرۆگرامی ناردووە کە قسەی خۆیەتی قورئانی پیرۆست بەڵام سیر کە هەموو پێغەمبەرانی بە خولێکی پەروەردەی و ئامادەکاری داناردووە ئەوە ببورن ناو دوو قەوزدا بە وەکو بڵێ بە نیزامی سەردەمی قسە دەکەم یعنی هیچ پێغەمبەرێک مەسەن تا 40 ساڵ ئەزمونێکی زۆر تەمەنێکی باش کارکردن کۆمەڵێک ئاستەنگ و ناخۆشی هەتا هاتووە چونکە بوونی مامۆستاکە لە پرۆگرامەکە گرنگترە چونکە مامۆستایە ئەو پرۆگرامە ڕاوە و شی دەکاتەوە بۆ قوتابیان لەگەڵ یانەوە دەکات سیرکە قورئانی پیرۆست خۆ هیچ خەلێکی لە قسەی خوایە بەڵام ئەبینی خەڵکی چونکە مامۆستایانەی کە ڕاوی قورئان دەکەن ئێستاکە بۆ خەڵک نەیانتوانیوە مەبەستی خوا لەو بابەتە سێ بگەینە خەڵک بۆیە دەبینی لاری و لەوێری دروست دەبێتن کۆمەڵێک شت ڕوو دەداتن لۆی ئەو نمونە لە چی دەینەوە ئێمە بەڕاستی کێشەمان لە ئەساسدا لەوەدا هەیە لە ئامادەکردنی مامۆستایان کە دەبنە پەروەردەکار خۆ ئەو منداڵی دێتە بەردەستمان هیچ نازانێەوە ئێمەین داک و باوکان تەسلیمێمە دەکە من کە باسی ئەو دوو سێ ناوەندە پەروەردەیەم کرد ئەزانم ناوەندی پەروەردەی زۆر هەن ئێمە خۆمەزانین لە ڕووی کۆمەڵناسی و بابەتی کۆمەڵناسی و کۆمەڵگەشت پەروەردەکارە بازاریش پەروەردە دەکات کۆڵانەکەشی پەروەردە دەکات منداڵی جیرانیش پەروەردەی دەکات خەڵکی جیران پەروەردەی دەکات ئەوە زۆرن ناوەندی پەروەردەی ئەوەندە زۆرن بەڵام ئەمە لە ئەساسەکان ئیشمان کرد کە خەڵکی بەڕاستی لەگەڵی وەکو بڵێ بەریەکەوتنی هەیە زیاتر بۆیە ئێمە کێشە ئەساسیەکەمان لە ناو فەلسفەی پەروەردە لە هەرێمی کوردستان لە خودی مامۆستایانە دەبی ئەترافکەین خودی مامۆستایان با یەکتان پێ بڵێم ئەگەر هاوڕا بن یان ئەگەر برینیشمان تێ بکە و ناخۆشیش بێ با بیڵێن هەتا ئێستاش خەڵکی بۆچی پیشەی مامۆستایەتی هەڵدەبژێن زۆربەی ئەو باسی زۆربەی دەکەم دەڵێ وەڵا خۆشە هاوینان دەوامی نییە نازانێ هاوینان دەوامی زیاتر لە مامۆستا دەبێ هاوینەکەی ئامادەکاری بکە بۆ پێداچنەوە بە پرۆگرامی ڕابردوو کە پلانی نوێ دابنێ تۆکمەتری کە هەندێک بابەتی ئەبدێت کە هەندێک بابەتی چاکتر بێنێ یعنی بابەتەکە لە خودی مامۆستادایە دەبێ ئەوەی اعتراف بکەین ئێمە بەڕاستی یعنی مامۆستا دێتن تا ئێستاش دەوانەیە مەلزەمەکەی 4 ساڵ پێویستە بۆ قوتابیانی تەبع دەکاتەوە گۆڕانکار لە تاریخەکەش ناکات کێشەی بۆ دروستەکە بۆیە ئێمە ئەگە بمانێ فەلسفەیەکی پەروەردەی ئامانزدارمان هەبێ دەبێ پێداچوونەوە بە خودی مامۆستاکاندا بکرێت چەندیان هەز و خولیا لەلایەک دوو توانا و لێهاتووی مامۆستایەتیان تێدایە بەڕێزان توانا و لێهاتووی مامۆستایەتی ئەوە نیە تۆ خەریزی بنەڕەتی و خەریزی پەروەردەبی ئەوە پێیپەرێکە تۆ وەریەگری بەڵام لە خودی خۆتدا ئەگەر توانا و لێهاتوویەکی کەسیت نەبێت چونکە ئێمە مامۆستای پەروەردەکار چییە دەبێت دوو سفەتی دوو لایانی زۆر بەقۆت بێت لایانی کەسی لایانی ئەکادمی و ئەلمیشی یعنی بابەتیانەش تۆ کە شادەیەک وەردەگری بابەتی مەسەن علمەکە وەردەگری بەڵام دوازار هەندێک بابەتی کەسیانە بۆ نمونە دەڵێتی شعرەکە مامۆستامان چرایە وەک دایک و باوک وایە بە ناسکی و بەخەندە دەڵێ هیوان بڵندە سەیریکە ئەوە سفەتی هەم سفەتی زانستی مامۆستا و هەم سفەتی خودی مامۆستامان بۆ باز دەکات کەواتە ئەو بابەتە ئەمن وەکو خۆم ئەوەی کە تێبینیم کرد بێ بابەتەکە لە هاوکێشەی پەروەردەدا کە قوتابی و مامۆستا و پرۆگرامی تێدایە هەڵە و خەلەل لە مامۆستاکەیە چونکە هاوکێشە دروستە قوتابیە ڕەگەز مامۆستا ڕەگەزە و پرۆگرام ڕەگەزە لە بابەتی پەروەردەدا بەڵام ئەگەر لە بابەتی ئەوەی خۆمان ببرنەوە تەلەفۆن هات بۆیە ببورن
لە بابەتی ڕێگەزەکاندا پرۆگرام هەچی دادێ هەر مامۆستا پرۆگرام دادنێ هەر مامۆستاشە دەیڵێتەوە تابی هیچ نازانێت کەواتە لە بەدەستی تۆدا تووە وەکو هەویر دەیشتێنی ئەگە بێمە سەر بابەتی مامۆستا عەلی کە و پرسیارە کردوتم فەلسفەی پەروەردەی چۆن دادەڕێژێ بەو شێوازەی بەڕاستی ینی بۆیە ئێمە دەبێت فەلسفەی پەروەردەیی سەرەتا ئێمە مامۆستایانێک لە وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا کۆبکەینەوە مەبەستی تەنها و تەنها دەستکەوتە مادیەکە نەبێ دەستکەوتە معنەویەکە و پەرەپێدان و بنیادنانی کەسێک بۆ ناو کۆمەلگا ئەوە مەبەست و ئامانجە بەرزەکەی بێ کە ئێستا کە ئەگەر بێن پێداچنەوە بکەین کۆمەڵێک شروع دەدا لۆ ئەوەش بمبورن ئەو قسە دەکەم بمبورێ ئەو قسە دەکەم لەوانەیە مامۆستابێ بە هەڵە تێمگایان بە هەڵە وەرگیرێ و قسەیە بەڵام ئەمن بە خۆم قسەکە دەکەم یەکەم کەس بارە من دەست پێ بکە مامۆستایان دەبێ عەقدیان لەگە بکرێت یعنی ئەگەر لە عەقدەکەدا ساڵانە نەیبینی ئەوە کۆمەڵی کەسی بەرەو پێش بردووە ئێستا بڕۆ پرسیار کە مامۆستای بەڕێز ئەمن پارەکە تێستم کرد پارەکە تەلەفۆنم بۆ بەڕێز بە ڕێوەبەری پێداگۆجی زانکۆکان کردی دوو زانکۆ وتم هیچ مامۆستایەک خودی خۆی هاتووە بڵێ زەحمەنەی پێویستم بە خولێکی پەرەپێدانە وتی وەڵی تا ئێستا کەس نهاتووە تەلەفۆنم بۆ وەزارەتی پەروەردە کرد ئەو سەنتەری ڕاهێنانیان هەیە لەسەر ڕێبنەسڵاوی لەسەر دوو سایدەکەیە گوتم کەس هاتووە بە خۆی بێتن بڵێ من پێویستم بە خولێکی پەرەپێدانە ئەم ساڵ لەو بابەتە من شت بکەم یعنی باوەڕکە ئەوە کێشە دروست دەکات لە 150,000 مامۆستای پەروەردە و لە نزیکەی 15,000 مامۆستای وەزارەتی خوێندنی باڵا کەس دەچێت داوا بکە بڵێ من پێویستم بە پەرەپێدانە خۆ ئێمە چین ئەگەر بەس پێپەرەکەمان وەگەر تا 50 ساڵ هەر مامۆستا بین پێویستە بە پەرەپێدان نەبێ ئەوە کێشەکەمان لێرەدایە مامۆستا لوقمان باسم کرد یعنی ئەمە دەزانی کە میدیا کاریگەری هەیە بەڵام لەبیرمان نەسێ هەموو زانایان لەسەر ئەوە کۆکن مامۆستا گیان لە 5 ساڵی یەکەمی تەمەن کەسایەتی منداڵ دادەمەزرێت ئەو کەسایەتی کە لە باخچەی مناڵانە لەبیرمان نەچێ ئەستاش لەگەدابی ئێمە لەگە ڕێزم لەمان باخچەی مناڵان مامۆستا هەیە واستە دەکا کەنجینێ ئەوانەی کە خوشکەکانمان لەگەڵ ئێمە بن لەو بەرنامەیە خوشکی ئێمەنا کەنجی دووجیان بوو دێ ئیسلاحەت کە خۆی نەقلی ڕۆزەی دەکا یان کەنجی نزیک بۆ لە تەقاعودی خۆی نەقلی ڕۆزەی دەکا ئێمە باخچەی مناڵان وەتەگەیشتن جێ ئیسلاحەتە لە ئەساسدا لە ڕووی فەلسفەی پەروەردەییەوە دەبێ ئێمە مامۆستای پسپۆر و شارەزا و پرۆفەکان ببینە ناو باخچەی مناڵان دەرز بڵێنەوە کەنجی نەتوانیمان سەرپەرشتیارێکی پەروەردەیی تۆکما لەسەر هەموو باخچەیەکی مناڵان دابنین لە کوردستان ئەو کاتی ئێمە لە فەلسفەی پەروەردە تێگەیشتوین ئەو کاتە ئێمە برادرێکمان هەبوو لە بەریتانیا دکتۆرای تەواو کردبوو لە بابەتێکی پەروەردەیی گوتی 6 مانجیش دەوریان پێکردم پێداگۆجی شتانە ئەو زەگوتیان فەرموو دەتوانێت بچی لەو باخچەی مناڵانە دەرز بڵێیتەوە یعنی دوای ئەو هەموو تۆکمەیە ئێمە کێشەمان هەیە لەوانەیە کاکتۆر هیمدان لەگەڵم هاوڕا بێ هەتا ئێستاش ئێمە لەناو بەشی باخچەی مناڵان لەناو زانکۆکانماندا تەنها کە وەرە گیرێن ئایا باخچەی مناڵانی ئێمە بەس کەس وەرە گیرێن یان تابی کوڕیشمان هەیە لە باخچە بۆیە بابەتی باڵانسی جەندەری بابەتی بەلانسی ئەوەی کە کوڕێک دەبێتە تەڵەبە لەناو باخچەی مناڵان بەس مامۆستای کچ پەروەردەی دەکا ئەوە لاسەنگ دەبێت لە هەندێک بابەت کە پێویستی بە فەلسفەی پەروەردەیە ئەوە ناکرێت ئێمە ئەوە لە بەرچاو نەگرین ئەمن دوو جاریش پێشنیازم داوە ئێستاش پێشنیاز دەکەم دەبێت زانکۆکان وەزارەتی پەروەردەش بیر لەوە بکاتەوە نابێت لە باخچەی مناڵان تەنها مامۆستای ئافرەت هەبێت نابێت لە بەشی باخچەی مناڵانی زانکۆکان بەس زۆر بگیرێت ئەوە هەڵەیەکە کە 2000 منداڵەکان دەبنە قوربانی 2000 پەروەردەیەکی ئامانزا دروست نابێت کە لە باخچەوە دەست پێ دەکات ئەوان هەموو کێشەن کاک دکتۆر نەبەس دەستت خۆش بێ بە دڵنیاییەوە ئێمە تا ئێستا کە نەمان توانیوە چیرۆکی سەرکەوتن ببینێت چونکە ئەو خەلەلانەمان هەیە فریمێکی یابانیم دی پەروەردەیی بوو کەم بەخۆم مامۆستای دەروونزانی پەروەردەی ئێستاکە لە کولەکەی خۆم کە دەرس دەڵێمەوە لەگە دەروونزانی گشتی و ئەوانە سرۆکەکەم بۆ تەڵەبەکان لێدا لە ڤیدیۆدا مامۆستا دەستە ناو پۆلەکە دەوێت دەرس بخوێنێ ئەو هەر با چیرۆکێکی ئەوەیە چیرۆکی پەروەردەییە بۆی فێر بین تەڵەبە دەڵێ مامۆستا پرسیارمانێ جار دەست بە دەرس مەکە ئێمە کووە ئەو جورئەتەمان داوەتە تەڵەبە قسە بکە هەر ئەڵێ دانیشە پێڕا ناگەین منهەج خلاص نابی باشە تۆ 100 لاپەڕە لە منهەج بخوێنە بەڵام ئەگەر بێت و ئەتو نەتوانی لاپەڕێکی مێشکی هەڵدەیتەوە لاپەڕێکی بیر و باوەڕەکانی بۆ چاپ بکەیتەوە کەواتە هیچمان نەکرد ئێمە تەنها وەرەقە لە سەیەکتر دابنین ئەو بابەتانە جێگای پرسیان ڕاست دەکەی ئەمە ئێستا کە پەروەردەی بێ ئامانجمان هەیە نەتیجەکانیش دیارە بۆیە ئێستا بڕۆ سێریکە هەموو ئەو چاکسازیانەی کە لە کوردستان هەن ڕێژەی زۆربوونی تاوان یەکسانە بە ڕێژەی پەروەردە نەکردنی تاک بە دڵنیایەوە ئەو قسەی دەکەم وە بە بەڵگەشت ئەو قسە دەکەم یعنی بڕۆ زۆری تاوانەکان ئەنجامدانی کاتی ئەنجامدانی تاوانەکان هەمووی ئەو بابەتەیە کە
پەیوەندیەکی ڕاستەوخۆی بە پەروەردەی ئامانزدار هەیە. مامۆستا سەنگەر لەگە مامۆستا عەتا عەفوەن بابەتی ئەو بابەتانی کە بڵاو بووە ئەو کاتە بڵاوکراوەیەکە و بە ناوی تەبا ئێستا بزانم مەگەڵ لەم پۆدکاستیانەیە ڕادیۆیانەیە ئەو کاتە وەکو گۆڤارێکە بوو دەردەسوو لەوێ شتەکان بڵاو کراوە. مامۆستا ئەستۆ بزدەبێت پەروەردەکاران تاوانبارن ئەمن هاوڕامە یەکەم کەس بەخۆشم دەڵێم پێویستە وەزارەتی خوێنی باڵا وەزارەتی پەروەردە کە شوێنی پەروەردەکارانە بەڕاستی ئەو ئێستاکە بەداخەوە نەتوانێت وەکو پێویست جێبەجێ بکرێت بابەتی دڵنیایی جۆری کوالیتی ئەشورانس کە لە وەزارەتی خوێندنی باڵا دادرا و ئێستا لە وەزارەتی پەروەردە بە سوپاسەوە جێبەجێ دەکرێت بەڵام بەداخەوە لە هەردوو وەزارەتەکە لە وەزارەتی خوێندنی باڵا لەبار بردرا بە جوانی دەست پێکرا بەڵام لەبار چوو مامۆستا کە ئەی پڵەس دەنێ ئەمن ئەو ساڵ بڵاوم نەکردەوە شتێکم نووسی لەسەر بابەتی نەتیجەی دڵنیای جۆری مامۆستا گوتم مامۆستانی بەڕێز دڵنیای جۆری ئەگە تۆ ئەی پڵەس بێنی ئەگەر دەرهاویشتەکان و ئاوتپوتی تۆ سی بوو لە ناو کۆمەلگا کەواتە تۆ سید بەوە دڵت خۆش نەبێت کە لەوانەیە دڵت دەموچاوت بە خەندە بێت تەڵەبەکان ئەی پڵەسیان داوەتە تۆ ئەی پڵەسی حەقیقی ئەوەیە کۆمەلگامان گۆڕی بێ ئەی پڵەسی حەقیقی ئەوەیە کە تۆ تاکێکت پێشکەشی کۆمەلگا کرد بێ بتوانێت دوو قسە بکات دوو شت بزانێ ئەوە یەک لە بابەتەکان بابەتی دوم ئێستا لە وەزارەتی تەربیە دەست پێکراوە بە هەڵسەنگاندن و خۆت هەڵسەنگاندن بەڵام بەداخەوە خەریکە ئەویش لەبار دەبردێتن لەبەرەوەی مامۆستاکان لە مامۆستایەک داوا دەکەن کەەوە هەڵسەنگاندن بۆ مەکتەبەکە بکە مامۆستاکە دەستی احتیمال لەسەر مەکتەبێکە دەکات یعنی وەکو بڵێ لێک وەردەگرن یعنی بابەتەکە هەڵسەنگاندن و ینی فیدباک بەڕاستی ئینسان دەگۆڕێ فیدباکەوە دەکات کە تۆ بیرکەوە یەک لە مامۆستاکان پرسیارەکەی ئەوە بوو کە فیدباکەوە دەکات تۆ بیرکەیتەوە سیاسەتی پەروەردەیی ئێمە بەڕێزان چوار شتمان هەیە سیاسەتی پەروەردەییمان هەیە فەلسەفەی پەروەردەییمان هەیە کردداری پەروەردەییشمان هەیە لەگە کردداری فێرکاری ئێمە سیاسەتی پەروەردەیی یاسا و ڕێنماکانی وەزارەتی پەروەردەن فەلسەفەی پەروەردە مامۆستایان دەیکەن فەلسەفەی پەروەردە علاقەی بە وەزارەت دانیە بەڕێزان سیاسەتی پەروەردەیی علاقەی بە وەزارەتدایە فەلسەفەی پەروەردەیی ئەتۆ لە ناو پۆلەکەتدای حڕی کەس دەکرد نییە کەس قسەت پێدا لە دەرگەت پێوە داوە تەڵەبە لە بەردەستدایە بەڵام ناسی کاتی بۆ سەرفکە ناسی وەکو بڵێ بەرپرسیارانە ئیش بکەی وەکو ئەریک ئیش دەکەی کەنجی سعات 12 بچ بە ماڵەوە مامۆستا دەبێ 24 سعات لەکاردا بێت تا بتوانێت ئیشەکان بکە مامۆستا بە دڵنیایی چۆن مامۆستا شارەزا دەبێ مامۆستای بەڕێز هەر مامۆستایەکی پەروەردەکار دەبێ هەموو ئەو کتابانەی کە باس لە دەروونزانی گشتی و دەروونزانی گەشە و دەروونزانی پەروەردەیی و هەموو دەروونزانی کەسایەتی دەکەن ئەو کتابانە وەکو ناوی خۆی بزانێت چونکە هەر کاتێک مامۆستا توانی لە گەشەی منداڵ تێبگا مامۆستا توانی لە پێی دەگوترێت تیۆرەکانی فێربوون تێبگا مامۆستا توانی جۆرەکانی کەسایەتی بناسێ مامۆستا توانی ئەو بابەتانە بزانێ باوەڕم پێ بکات دەتوانێت ئەو کاتەسی لێ دێت شارەزای دەبێت لە مامۆستایەتی و دەتوانێت مامۆستایەکی دەتوانێت بڵێ مامۆستایەکی نمونەی پەروەردەکارانە بێتن ئەو کاتە هیوادارم بە دڵنیای ئەو جوابارەی دەدەمەوە بەڵێ کاکتر مەجموعەک پرسیاری ترمایە بەڕاستی من پرسیارەکان وەردەگرم دوایی هەمووی دەدەینەوە وەڵامەکان دوای ڕەنگەڕای خۆشم بڵێم بەس با مامۆستا ئیسماعیل وەربگرین مامۆستا ئیسماعیل کە بەس لەبەر کاتەکە یارمەتی یەکتر بدەن بۆی بتوانین هەندێک کۆمنتیش بەرگرین کۆمنتەکانی زۆر مامۆستا ئیسماعیل فەرموو کاگە تۆ دەستان خۆش بێدان هەیە بەڵێ گیان فەرموو دەستوچاوتان خۆش بێ من زۆر دەستخۆشی بەڕاستی لە ئەکادیمی مێگامایند پلاس دەکەم بۆ ئەو وێبنارە بە سوودانێکی پێشکەشیان دەکات بەڕاستی فەلسەفەی پەروەردە و سیستەمی پەروەردە بەڕای من بابەتێکی زۆر گرنگ و زۆر دەستخۆشی لە کاک دکتۆر سەید ئەحمەد دەکەم بۆ ئەو بابەتەی کە بەڕاستی و شەو باسی کرد زۆر بە وردی بابەتەکەی خستە ڕوو نمونەکانی هەموو نمونەی بەرجەستە و زۆر جوان بوون دەستخۆشی لێ دەکەم ئەمن ئەگە بە خێرایی باس لە ئەوە بکەم فەلسەفەی پەروەردە من بە قەناعەتی من دەبێت چەند گۆڕانکاریە بکە یەکێک لە گۆڕانکاریەکان گۆڕانکاری ڕەفتاریە کە ویژمە بەسمان پێ لە ئەو لایەنە پەروەردەیە کە مامۆستا پێشکەش بە قوتابیان خوێندکارانی دەکات دومیان لایەنی معریفیە کە لایەنە فێرکاریەکە دەگرێتەوە کە مامۆستا بەڕاستی لە ڕووی ئاسی زانستیەوە تا چەند دەتوانێت قوتابیەکانمان فێر بکە گۆڕانکاری سێمیان مەسەلە ئامادەکاریە بۆ بازاڕی کار هەرچەندە لە سیستەمی قوتابخانە بنەڕەتەکان خوێندنگە ئامادەیەکان و لە یاساکانی پەروەردەی فێرکردن کە لە 2022 دەرچووە سیستەمی پەروەردەکەژی 2009 لەوێدا لەرچیاندا باز لەوە کراوە کە بەڕاستی دەبێت
قوتابیان و خوێندکاران بۆ بازاری کار ئامادە بکرێن بەڵام بەداخەوە وەک دەزانین وەک دەبینن بەڕاستی ئەو شێوازی پەروەردە و فێرکاری ئێمە ناتوانێت قوتابی یانە خوێندکار ئاراستەی بازار بکە ئەو پرسیارش بۆ کاک دکتۆر بێ بزانم هۆکارەکەی چیەکە دوای بۆمان لێکداتەوە بزانین کاک دکتۆر یەک دوو پرسیاریکەی زۆر خێران مابوو پرسیارەکانم پێما بێ پێویستن وەڵام من گوێم لە کاک دکتۆر بوو کەوتی فەلسەفە پەیوەندی بە حکوومەتەوە نیە فەلسەفە زیاتر پەیوەندی بە مامۆستاوەیە کە لە پۆلدا بەڕاستی دێ پیادەی وانەوتنەوە دەکات ینی بۆ پێ بێ نازم کاک دکتۆر ئەگەر لێکدانێکمان بۆ بکە جیاوازی لەناو فەلسەفەی پەروەردە و سیستەمی پەروەردەدا لەو حاڵەتەدا دەبێت چی بێ چونکە ئێمە سیستەمان لەبەردەستدایە بەنووسراو دەبێت فەلسەفە لەگەڵ ئەو سیستەمە جیاوازیە بێت یان شتیشکەیە وەڵام آخر قسەی منەوەیە کە ئەو سیستەمی پەروەردەی کە لە هەرێمی کوردستان ئەمڕۆ ئیشی پێ دەکرێت پیادە دەکرێت ئایا خۆماڵیە یانە هاوردەی وڵاتانی ترە هەتا دە کۆمەڵە قسەی ترم ماوە بەس بۆی کات لە برادەکانی کە نەگرم دووبارە دەستخۆشتان دەکەم زۆر سوپاسان دەکەم مامۆستا ئیسماعیل زۆر زۆر سوپاس مامۆستا شەوبۆ سلێمانیەوە فەرموو مامۆستا شەوبۆ ئەم کاتتان باش مامۆستایان دەستان خۆش بێت زۆر سپاس بۆ مامۆستا بەڵام من یەکشت نازانم مامۆستا ئاگاداری وەزارەتی پەروەردە و حاڵی ئێستای پەروەردە نییە فەلسەفە بەڕای من فەلسەفە هەربوونی نییە وەرە سێری تەلەبەیەکی پۆلی 12 بکە کە هەموو شتەکانی لەبەر کردووە بڕوا بکە تەلەبەی پۆلی 12 هەیە ناتوانێت 4 دێڕداڕشتنت بۆ بنووسێ وەرە سێری ڕێنووسیان بکە سێری خوێندنەوەیان بکە ناوی 4 شاعری کلاسیزمیان لێ پرسە غێری ئەو منهەجە نایزانێ کێشەکانیش بۆچی ئەگەڕێتەوە پرۆگرامێکیان داناوە من بە هەموو قۆناغەکانەوە باسیەکەم جیاوازی جێندەری هەرتیانێ بە هیچ شێوەیەک ئەگەر سێری منوک و اختصاصی کوردی قساکەم ئەگەر سێری بکەیت بە هەمووی 2 شاعری ژنیتیانە اینجا ئەمە چه فەلسەفەیەکێ بێ و چه ئامانجدارێکە بێ پرۆگرامێکی هێناوە کوردیەکە من خۆم شەرمەکەم کە ئەی خوێنمەوە بۆ نمونە بابەتی تایە ئەڵێ قاپێ خوێن ئین بە نەخۆش یعنی پرۆگرامێکی داناوە لەوانەیە کەسێک خوێنەوارێکی باش خوێنەرێکی باش نەبێ ئەزانێت کە ئەم منهەجی کوردیە گاڵتەکردنە بە زمان و بە خوێنی شەهید و بە هەموو پیرۆزیەکان شتێکی تر مامۆستا تاوانبارەکە بەڕای من مامۆستا تاوانبار بێ لە سایە بیست لەوانێت تاوانبار بێ ئەی بەڕێزیان وەزارەتی پەروەردە هەیە ئەم هەموو کەسە لە دەوروبەرێتی هەبێ هاندان لە پەروەردەوە بێ بەڕێزی ئەڵێ کەس داوای خول ناکە یعنی من لە کاتێکا مامۆستا ژیانی دابین نییە لەوانێت دە مامۆستا بتوانێ من بچم داوای خول بکەم هاوڕەکانم بخەمە وەزعێکی ئەخراجیەوە کە نانیە بیخوا کە زروفی هی ئەوە نیە کاتێک مامۆستا ئەچێ داوای ئەم شتانە ئەکا یەک کە بە خۆشەویستی و پیشەکەی هەڵبژارت بێ نەک بە قەزا و قەدەر دوو کە ژیانی دابین بێ هیچ هاندانێک من لە وەزارەتی پەروەردە نابینم بۆ مامۆستا چی ئەوێ نەعرزەی ئەوێ نە سەیارە بۆ ئەوانەی جدین قەیچێکە بە هەر لە سایتەکەی خۆیانەوە بڵێ لە سلەیمانی 4 مامۆستا ئەم ساڵ ئەو ئیشەی کردووە بڕوا بکە ئەو مامۆستانەی کە بە دڵسۆزی ئیشەکەن تەنها دەستخۆشیەکیان بەسە یەک شتی تر کە زۆر گرنگ بێ سیستەمێکی تێکەڵیان هێناوە ئێستا من وەکو مامۆستا زۆر ئەخوێنمەوە بڕوا بکە سرم لێ تێک چووە نازانم سیستەمەکە کوردیە عەرەبیە سویدیە سویسرە کەس نازانێ منهەجەکە چییە من خەفەت بۆ یەک شتە خۆم ئەم هەموو کەسە زیرەکە هەیە لە کووردا یعنی بۆ ئێمە خۆمان نای لەناو خۆمانە ڕێ بکەوین ئێمە ئەزانین نەکبەتی و نەهامەتی کورد چییە لە چ بینایەک هەیە خۆمان با فەلسەفەیەک دابڕێژین یعنی بەم هەموو سپۆڕ و ئەم هەموو خەبیرە ئێمە ناتوانین شتێک من ئەوم پێ ناخۆشە هەر کەسێک دوو مقابلی تەلەڤیزیۆنی ئەکرێ ڕێزم هەیە هەمووشی ناڵێم یەکسەر بەرنامەیەکی ئێنێ و پارێکی خەیاڵی 4 ڕەفیقی خۆی کۆ ئەبنەوە شتێ دروستەکەن کە ئەمانە بەڕاستی کارەساتە من بەپێی تەجروبەی خۆم هەست دەکەم فێرخوازێکی بڕوانامەداری نەخوێنەوارمان بەرهەم هێناوە بەڕاستی جێگەی کارەساتە نە ئەتەکێتیان هەیە لە سایە نەوەش ئەم قسەیەکەم لە سایدەی هەیە نە پەروەردەمان کردووە نە فێرکردنمان کردووە نە ئەتەکێت نە زمانی گفتوگۆ هۆ ئاخر شت هۆکارەکەشی بۆ چییە مامۆستا ئەڵێت مامۆستا بچێتە ژوورەوە تۆ کە ئەچیتە پۆلی 12 ئەڵێ ئەبێ بابەت تەواوکەی تۆ بتەلەبە حازرکەی بۆ لەبەرکردن مشکلەکەیمەوەی ئەوەنەی خەریکی چەندێتی بەرهەمین خەریکی چۆنیەتی بابەتەکان نین هیوادارم سپۆڕان ئەوانەی کە دڵسۆزن ئەوانەی نزیکن ئەوانی شتێکیان پێ ئەکرێ خۆزگە ئاوڕێک بنەوە و ئیشەڵڵا بەشکم ئەمە تازە چینێکمان ڕۆیشت بۆی چیلێکی ترمان بەم کارک نەهەمەتیانە ڕات زۆر سپاس خۆش بێ زۆر سپاس مامۆستا شەوبۆ قسانەی کە دەیکەین هەمووی لە خەمخۆریە بە مامۆستا جەزاژ وەرگرم و ڕەنگە دەچینە کۆمنتەکان لەبەر
لەبەر کات بەڕاستی مامۆستا جەزا فەرموو مامۆستا جەزا ئەو کاتتان باش باشتر مامۆستا دەست و چاو خۆش بێ و بە خێراتنی کاک دکتۆر ئەحمەدەکەم بەڕاستی بابەتێکی جوانی و ڕژان و دەست و چاوی خۆش بێ بە بۆچوونی من کاکیمداد کاک دکتۆر ئەحمەد ئێمە هەتا بێت و سیاسەتی پەروەردە لەگەڵ فەلسفەی پەروەردە هاوتەریب نەبێەوە لە خزمەتی پرۆسە و پەروەردە و فێرکردن نەبێت دڵنیات بە گۆڕانکاری و ڕیفۆرم نە لە مامۆسایە نە لە خوێندکارە نە لە کۆمەلگایە نابێت چکاوەش سەلمانویەتی بە پێ و مەنهەجانەی وەکو بەڕێزە مامۆسایە باسی کرد زۆر شدێ ئێستا کەسانمانێ ئەتوانێ بەدایان منهەجی جوان و دابڕێژێ بەڵام بەداخۆی ماچین کەسێک گەێنینەوە کە خۆی سیمیناریست بووە یا بە مامۆسایەتی لە وڵاتیچکە خوێنێتوێن لێرە عقدێکی بۆکەن و پارەیەکی باشێ خەنە بەردەست و کاتێکی ژزانی مەشروعەکەشە خەنە ناو مامۆساوە مامۆساش کاتێکە زانی ئەکەونە ئیمزا کۆکردنەوە و واژوو کۆکردنەوە بۆ لەباربردنی پرۆسەکەش و یا پرۆسەکە هەڵە بسێرە بەڕاستی کەەوە سیاسەتی پەروەردەی لەگەڵ بمبورە سیاسەتی پەروەردەی لەگەڵ فەلسفەی پەروەردەی ئامانزدار یەک ناگرێتەوە و دەست و چاوتان خۆش بێ مامۆستا سەنگەرەگەر هەندێک کۆمنت بە کورتی بخوێنەوە لەبەر کاتەکە تا مەجای وەڵامدانەوە شەبێت مامۆستا یوسف دەپرسێت هۆکار چییە کە کتێب و پرۆگرامەکانی پێشوو لە هی ئێستا باشترن خۆ ئێستا کەسی شارەزا زۆرترە هەروە مامۆستا ڕەهێڵ دزەیی دەڵێت ئەوەی جەنابەت باسی دەکەی فەلسفەی پەروەردە نییە پێداگۆژێک لە سیستەمی پەروەردە و فێرکردنی هەرێمی کوردستان پێداگۆژەیە بەڵکو لە سیستەمی پەروەردە و فێرکردنی هەرێمی کوردستان هیچ فەلسفەیەکی پەروەردەیی نییە لە کۆمەلگاکەمان پەروەردەیەکی یەکگرتومان نییە و ئاسان نییە پێناسەی پەروەردەی لەو هەرێمی خۆمان بکەین تۆزێک کۆمنتەکەی درێژە بەس مەبەستەکەی تێدا ئەوەیە مامۆستا حەمەد دەڵێت چی بکەین بۆ ئەوەی پەروەردەیەکی تەندروست بەرهەم بهێنین بتوانین قوتابی دوور بخێنەوە لە سۆشیەل میدیا و ئاشنای بکەین بە خوێندنەوە هەروە هەردوو بەڕێزان مامۆستا ئیقبال و مامۆستا پەروین دەپرسن کە دوای دەستخۆشی تا چەند فەلسفەی پەروەردەیی کاریگەری لەسەر کەسایەتی تاک و ژیانیان لە نێو کۆمەڵگەدا دەبێت بە تایبەتی لە پەروەردەی منداڵ نازانم بەردەوام کۆمەڵێک وڵی دەستت خۆش بی لەبەر کاتەکە کورتی ڕاستی ئەو بابەتە قسە زۆر هەڵدەگرێ وەکو دەرێ ئەو هەویرە ئاوی زۆر دەوێت ئەگەر بکوتی وڵامیوادارم موفق ببین لە هەڵبژاردننی بابەتەکەی کاکتۆر مامۆستا ئیسماعیل ئەمن هاوڕامە لەوەی کە بە دنیای من چوار شتم ژمار گوتمێمە کردداری فێرکردن و کردداری پەروەردە و فەلسفەی پەروەردە و سیاسەتی پەروەردەمانەیە کە بەس یەکیان خودی وەزارەت دادنێ سیاسەتی پەروەردەیە ئەوەی تر مامۆستا تێدا بەشدارە و دەبێت کۆمەلگاش دیدا بەشدار بێ بەڵام ئیتر ئەوە درێژ دەچێت باسی ناکەم بابەتی ئایا مەسەن بابەتی فەلسفەی پەروەردەی ئێمە بابەتێکی خۆماڵیان خۆماڵی نییە هەر شتێک هەڵقوڵاوی ناو کۆمەلگات نەبوو ئێمە بۆچی پرۆگرامەکانمان پرۆگرامی ئێمە دایمان بە ئەوە دەرەچێت یعنی ناشاز دەرەچێت بەخۆی لە پێناسەی پرۆگرام بەڕێزان نەزانم دکتۆر ئەکیدم سیڤەکەمی بۆ خوێندنەوە یعنی لەو منتەڵقەوە ئیشەکەم یعنی هەم لە کارجێریا پسپۆریەکەم لە ئاینا هەیەتم لە قانونی شایەتم لەگەڵ دەروونزانی شایەتم یعنی بەکەلۆریسەکانم لەو چوار بابەتە جیاوازە هەیە هیچیان دیبلۆمی باڵایە سیانیشان بەکەلۆریۆسن یعنی ئەو بابەتە هەڵقوڵاوی ناو کۆمەلگایە لە هەموو بابەتەکانی دانانی پرۆگرامی خوێندن دەبێت تۆ ڕاپرسی بکەیت دەبێت ناو کۆمەلگا ڕاپرسی بکرێت ئێمە تەنانەت ئێستاشتی لەگەڵدا بێ کەسێک ناسێ قوتابیە نمرە نزمەکان ناڵم تەمبەڵەکان چکە وشەی تەمبەڵ بوونی نییە هیچ کەس تەمبەڵ نییە قوتابیە ئاز نزمەکان یان نمرە نزمەکان قەت خەڵات ناکرێن قەت بانگ ناکرێن هەر لە ڕێزی پشتەوە دەبیت سەپڵە بۆ خەڵک لێبدا ئێمە بەس ئەچین زیرەکەکە ئەبینە پێشەوە ئەوەی نمرەی بەرزە نەک زیرەکە نمرە بەرزەکان ئەبینە پێشەوە بەڵام چێ لە ئێمە کەوەکو دایک و باوکیش تا ئێستا پێ یعنی ئەومان کراوە بەشداریمان پێکراوە لە دانانی پرۆگرام یان پرسی پێکراوە چۆن دەستور لەگەڵ بایعی تەوزیع کرێسە خەڵکە ڕای خۆی دابزانم دەستورەکە گونجاوە نا پرۆگرامی خوێندنیش دەبێت خەڵک خوێندنەوەی بۆ بکە ئەگە خەڵک بینی جا بەتایبەتی خەڵکی شارەزەکە کە خۆ دایک و باوکەی خوێندەواری نیە بەڵام بە زۆرینەی خەڵک بابی بینێ بزانم ئایا بەتایبەتی کاکە پەروەردەکاران بابی بین هەتا ئێمە بتوانین مامۆستا ئیسماعیل کە سیستەمەکەمان خۆماڵی بێ بە دڵنیایی ئێمە دەبێت بە شێوازێک ئیشکەین
ئەو شێوازە بێت کە ئێمە هەڵسەنگاندن بۆ ئەو بابەتە بکەین. مامۆستا شەو بۆ لەگە ڕێزم پێ دەچوو یان مەسەرەن تەلەفۆنی بۆ هات یان مەشغوڵ بێت چکەم ئەو قسانە من کردومە. من دەڵێم ئەو بابەتانە کێشەمانەیە، من دەڵێم پەروەردەی ئێمە فەلسەفەی تێدانە، من وتم ئێمە بە هەڵەدا ڕۆنی ئێمە خەریکە کۆمەلگا لە دەست دەدەین. ئەو باسانە هەموو لەناو قسەکان مابوو، یعنی من 100% ئەو شتانەم وتووە، ئەم دژی بەو شتەم نەگوتووە. دوای یەک قسە هاوڕانیمە لەگەڵ مامۆستا شەو بۆیە ئەویش ئەوەیە مامۆستایەتی خولیا و حەز و ئامادەکاری تێدایە. هەر کاتێک کۆمەلگایەک مامۆستایەتی وا بیری کردەوە بۆ موچە بژێ و ئەوە شتێکە هەمومان پێویستمان پێێتی، باس لەوە ناکەم، ئەمن ینی میسالیت نافرۆشم، بەس باسی ئەوە دەکەم مامۆستایەتی بابەتێکی زۆر تایبەتە. مامۆستانی بەڕێستکایە وەکو داواکاریەک لە بەڕێستان بڕۆن نامەکەی ئەبراهام لینکۆڵن کە سەرۆکی 16مینی ئەمریکایە بۆ مامۆستای کوڕەکەی نردوو بیخوێننەوە. ئێستا بە زمانی عەرەبی هەیە، بە زمانی کوردی، بە زمانی ئینگلیزی هەیە. بڕۆن بگەڕن ئەو نامەیە بخوێننەوە، اینجا دەزانن مامۆستای پەروەردەکار چییە کە سەرۆکە ئەتوانێ مامۆستا بێنێ، بەس مامۆستا زۆر زار بە خۆمان نەمانتوانیوە ئەو پێگەی کە پێویستە هەمان بێ خۆمان نەمانتوانی ئەو شتە بکەین. ئەمن لەگەڵ ئەوان بەڕاستی مامۆستا شەو بۆ مامۆستا دەتوانێت ئەو شتە بکە، هەتا ئێستاش ئێمەین هەڵە بیرمان کردوێتەوە دەباوەرم پێ بکە. چەند ئێستا هەفتە نییە من 4-5 سمینارم نەبێ بۆ پۆلی 12 ئامادەی هەموو هەفتەیە. ئێستا کە پۆلی نۆشتی هاتۆتە سەرێ بەخۆبەختی ئەچم بۆ مەکتەبەکان و بۆ پۆلی 12ەکان قساکەم، تەنها یەک شتیان پێڵم، دووشتیان بۆ باسەکەم بەڕێزان و بێوەست ئیسپارە بکەن کە من بەلانی زانستی زۆر حەسادەتم نییە. ئەو قسانی من کردم ئێستا ئەمشەو ئەوەی پێتان بەسوودە بەناوی خۆتان بڵاویکەنەوە گەردەنیشتان ئازابێ. باوەڕم پێ بکەن دووشتیان بۆ باسەکەم لە سمینارەکان، هەڕەمی ماسلۆیان بۆ باسەکەم کە مرۆڤێکی ئاسایی و نۆرمەڵ دروستە بێ بەپێی ئەو پێنج قۆناغەی کەسایەتی کە بابەتی پێداویستی فەسلەزی و پێداویستی ئەمن و ئەمان و ئاسایش و ئارامی، پێداویستی کۆمەڵاتەکان و پێداویستی دەرونیەکان و پێداویستەکانی گەیشتنە خودسازی، ئەو هەڕەمیان بۆ باسەکەم. دێمە هەڕەمی دووەم هەڕەمی بلۆمە، هەڕەمی نۆلیجە زانیاریەکانە، شەش خۆناغە هەڕەمی بلۆم بۆ قوتابەکانی باسەکەمانێم ئەو دوو هەڕەمە جێبەجێکە لە خۆت پێویست بە مامۆستای خصوصی نییە، پێویستە بە مامۆستای تایبەت نییە، تۆ خۆت ئەبیتە کەسێک کە بیر لە خۆتەکەیت و بیر لە داهاتوی خۆتەکەیتەوە. ئێمە هەفتەی ناساندنی قوتابخانەمان هەیە، مامۆستا ناچێ ئەو بابەتە گشتیاریە بۆ باسکە کە تەڵەبە بە خۆی وشیار بێتەوە بزانێت چی بکە. بۆیە مامۆستا کە دەڵێن تاوانبارە بە عکسەکەی تۆریگرە، ئەڵێن مامۆستا گرینگە، تاوانبار نییە. مامۆستا دەتوانێت گۆڕانکاری بکە کە نایکات ئەوە کێشە دروستەکە. ئێمە ئەڵێن مامۆستا زۆر بە تەئسیرە، زۆر کاریگەرە، ینی بوونێکی هەیە کە بەڕاستی بخۆی لەوانەیە ئێمە هەستمان بۆ نەکردبێت کە چەندە گرینگە مامۆستا لە بابەتەکاندا. ئەوەی مامۆستا جەزار دەستخۆش بێڕاستە دەبێت هاوتەریب بێ، بەڵام دووبارە کامەی گرنگترە دانانی فەلسفە پەروەردەیەکە وەکو باسم کە ئێستا ئەو ڕۆژە بە دەستخۆشیەوە مامۆستایەکی نمونەیە کە وانەی زۆر بە جوانی باسەکرد بۆ قوتابەکان دکتۆر دەنگ لە تەلەڤیزیۆنەکان باسکرا و پیشاندرا بابەتەکە ینی مامۆستا دەتوانێت دەور ببینێت لە گۆڕانکاریەکاندا. مامۆستا یوسف کتێب و پرۆگرام کە ئێستا دادەنرێتن مامۆستا گیان زۆر ڕاستە، ینی تەنانەت لە مامۆستا شەو بۆش ئاماژەی بۆ کرد ڕاستەکە هەندێک گوشە کە چەمە کە تەرجمە کراوەتەوە بەڕاستی ماناکە لە دەستداوە بە وای لێ هاتووە کە تەڵەبەکان بەڕاستی دەبێت خەریک من تا چەمکەکە تێبگەن یەکەم زار جا بەڕاستی نەک ئەوەش مامۆستاکەش جاروێ ئێمە وەکو مامۆستاش لە چەمکەکە تێنەگەیشتوونێت تا بتوانین قوتابیەکەمان لێ تێبگەینین. ئەوە بابەتی مامۆستا یوسف بە دڵنیایی مامۆستا گیان ئەگەر ئێمە ساڵانە وەکو بڵێ وەزارەتی پەروەردە بە دوواراسون بە ئەو بکات کە کێ پرۆگرامێکی پەروەردەیی دابنێت، ئایا چەندن ئەو مامۆستانەی تا ئێستا چوونە ئامادەباشیان دەربڕیا ئێمە مامۆستای زۆر بەتوانەمانەیە، بەڵام لەبەر ئەوەی زۆر خەریکی دەرسی نمونەیە و دەرسی تایبەتن ببوون ئەو قسە دەکەم ئەوە سەراحەتە دەبێت قسە لەسەر بکەین نەپڕژاوەتە سەوی منهەجێکی جوان پێکەوە دابنێن مەلزەمەدا دەنێ، بەڵام وای کردووە تەڵەبە بکاتە دژی کتێبەکە کە کتێبەکەش زانیاریەکەی تێدا هەموو کات پێیان دەگوتین لە بەرگ لۆ بەرگ داخلە. ئێستاکە بەرگەکە لە بەرگەکە نەماوە هەندێک شتی پێم نیمە و مامۆستا هەیە کتابەکەی کتو دەلاپەڕە وای لێ کردووە کە تەڵەبەکەی حتمانە ئەو دەلاپەڕێ بکە. بۆیە ئەمن لەگەڵ جەنابتم 100% بابەتی بە خۆماڵیکردنی پرۆگرامەکانی خوێندن ئێستا کە لە زۆر وڵات کولیە تۆپ بە زمانی دایک دەخوێن، بڕۆ بە زمانی تورکی دەخوێنێ ئەو بە زمانی فارسی دەخوێنێ، لەبەری تۆ بۆ ئەو وڵاتەیش دەکەی بۆ ئەو شتەیش دەکەی. کاتی خۆی ئێمە ناوی ئەمن 9 ساڵ بەڕێوەبەری سنتەری
ڕێگەکانی وانەوتنەوە تەڕاق تەدریس بووم نەزان کوی سەلاح الدین کاکتۆر و جەماعەت دەزانن هاتی ناومان گۆڕی ناومان لێنا پێداگۆجی ینی ناوەکە بەس ناوەکەمان گۆڕی وای بابا ناوی ڕێگەکانی وانەوتنەوە و ئەو دەرسانش با بخۆدێک کە ڕێگەکانی وانەوتنەوەیە کە ناسنی کەسایەتی و کۆمەڵێکشت لەوانەی کە دەکەن مامۆستا حەمەد کە بابەتی کەسی تەندروست یان مەسەلەن بابەتی پەروەردەی تەندروست هاوەکو باسمان کرد مامۆستا حەمەد گیان یعنی ئێمە چۆن دەتوانین بڵێن ئەوە تەندروستە کە دیتمان هاوسەنگە و بە جوانی دەڕوات و دەگاتە شوێنی مەبەست یعنی ها قسەکە بۆ خۆی دەگوت مەل بە باڵێک نافڕێ یعنی تۆ کۆتر باڵێکی بشکێ ناتوانین بفرێت بەڕاستی لەوانێت تەڵەبەکانمان 100% فێرکار بوون نەشر بوون ئێمە لە زانکۆ کێشەی ئەومانێ مامۆستا شەو بۆ کە دەفتەری بۆ سەحەدەی نازانی هەڵەچنینی بۆ بکەین یان زانیارەکەی بۆ هەڵسەنگێنین کێشەی هەیە باش خەتای چییە ئایا فێرکردنی ڕێنووس لە سەفی یەک دەست پێ ناکات دارە دووداری دی حرفەکان دەست پێ ناکە من بۆیە بۆ دەستم پێ کرد گوتم ئێمە باشە کەسێکی ئەمریکی کاکتۆر هیمدا جەناب پسپۆری ئینگلیزی کەسێکی ئەمریکی کە لەدایک دەبێ هەر ABC بێ لەبەر ناکرێت بۆ ABCD ئینگلیزی فێرە بێت و بۆ ABCD ئینگلیزی قسا کات و هەرەوە ABCD شتێکە ئێستا من ناوی خۆم پێنووسم و قسەی پێ یەکەم بە ئینگلیزی یان کەسێک کردم تێدەگا بۆیە کە دەستمان خستە سەر برینەکان ئازاریان دەبێ بەڵام دوازار دەتوانین پاچی کەین و دەتوانین چاچکەین و مامۆستا ئیقبال و مامۆستا پەروین مەسەلەی فەلسەفەی کاریگەر دیسان ئەگەر هەر شتێک باوەڕ بکە هەر شتێک هەڵقوڵاوی ناخ نەبوو سازگار نابێ و باش نابێ و ناتوانانی ئێمە اعتمادی لەسەر بکەین بە دڵنیاییەوە ئەوەی کە ئێستا ئێمە لێرە تێ لەسەرەکەین وەکو پێشنیاز بە کاک دکتۆر هیمداد دەڵێم بیکاتە وەکو بڵێن دیدارێکی ڕوبەڕوو پەروەردەکاران پێکەوە یەکتر ببینن لەوانەیە بتوانین شتێک بە نووسراوی پێشکەشکەین ئەوەشیان وەکو چیە وەکو ئەوە وایە کە بتوانین ئێمەی خەمخۆر کە پێکەوە هەومان ئێستا خەمخۆرین بۆیە قسە دەکەین بۆیە بابەتەکە گەرمە چون کە بابەتەکەی هەمومانە بۆیە بابەتەکە شایانی مناقەشەکردنە چون کە هەمومان هیچمان لێ بەدەر نابین هەمووشمان تێدا بەرپرسیارین بۆیە ئەو کاتە دڵنیامەوەی کە بتوانین پرۆژەیەکی جوانی پەروەردەیی بنووسێت و پێشکەش بکرێت هەمەلایەن بێ ئەو کاتە دەتوانی گۆڕانکاری بکەیت دەتوانی کۆمەڵێک شت ئەگەر سەتایەکیش بێ زۆرمان کردو پێکەوە دەستەکانت خۆش کاک دکتۆر زۆر سوپاس بەڕاستی کۆمنتی زۆر هاتووە پرسیاری تریش زۆرە بەڵام لەبەر کاتەکە ئێستا 35 دقەیە زۆر سپاس بۆ وەڵامدانەوە زۆر سپاس بۆ کاتەکەت مەبەستی ئێمە لە ڕێخستنی ئەو وێبینارە ئەوە نەبوو لۆمەکە و هەڵەکە هەمووی بخەینە سەر ئەستۆی مامۆستا لۆمەکەش چۆن چارەسەر بە هەماهەنگی و بە هەرەوەزیە لۆمەکەش تەوزیع دەبێ بەشێکی بەر مامۆستا دەکەوێت بەشێکی بەردایک و باوک دەکەوێت بەشێکی بەر وەزارەت و حکوومەت و هەموو تەنانەت سیستەمەکەش دەکەوێت مەبەستەکە با پەیامەکە بە غەڵەتی نەگا بڵێن هەمووی هەر خەتای مامۆستایە مەبەستەکە ئەوە نییە و ئەوەش نەگوتراوە بەڵام ڕەنگە مامۆستا ئەگەر لە شوێنێکی خراپیش بێت دەتوانێت کاری باشەر بکە خۆگەر ئەتۆ لە نەفسی زانکۆ نەفسی قوتابخانە لە نەفسی قۆناغ لە نەفسی پۆل چل قوتابیت هەبێ نەفسی مامۆستا دەرسی پێ دەڵێتەوە نەفسی منهج دەخوێنێ لەسەر نفسی ڕەحلەدا دەنیشێ پاسێ بۆ ئاستەکانیان جیاواز دەردەچێت ئەوە جیاوازی تاکایەتیەکانە مەبەستمان ئەوەیە ئەگەر هەر کەس لە لای خۆیەوە دەست پێ بکە بە دڵنیاییەوە دێت من دڵنیاتان دەکەینەوە ئێمە بەردەوام دەبین دەستپێک ئەوەیە دەست لە سەبرینەکان دانێن دەستپێک ئەوەیە ئێمە قسەی خۆمان بکەین ڕای پسپۆران وەربگرین ئاڵوگۆڕی بێوڕاکان بکەین بە دڵنیاییەوە کەسانێکی زۆر باش دەبەچای ناوەکانمان کردووە و تێدان کە لە وەزارەتی پەروەردەش دەوام دەکەن بڕیار بەدەستیشن کە لەگەڵمانن زۆر بە خۆشحاڵیەوە کە لەگەڵمانن و دواتریش پێیان دەگاتەوە بە دڵنیاییەوە دوایی سەیری ڤیدیۆیەکانیش دەکەن کە ئەوە دڵخۆشمان دەکات کە ئەوان ئامادەن جێبگرن ئەگەر قسەش نەکەن بەڵام گرنگە جێبگرن بێنە ناو ئەو کۆڕ و کۆبنەوانەی کە بزانن چ باسە و چ دەکرێ لەوێندرە من دەزانم مامۆستا شەو بۆ بەڕێزانی تریش هەموو لە خەمخۆریانە دڵیان دێشێکە ئەو کەم و کورتیانە دەبینن کە ئەو ناخۆشیانە دەبینن لە بەشێکی قسەکانی من تێدەگەم و لەگەڵی دام کە مامۆستا دەبێت ژیانی دابین کرابێ بۆ ئەوەی بتوانی داوای شتی لێ بکەیت هەروە مامۆستایەکی بەڕێز کە ڕاهێنەرێکی بەتواناشە مامۆستا سەربەست نووسی بووی کە ئەو خۆی چووە داوای خولی پێداگۆجی کردووە بەشداری کردووە دوای ویستویەتی لە قوتابخانەکەی خۆی ئەو شتێک کە فێری بووە بێبی گوازێتەوە نەک هەر هانیان نەداوە بەڵکو ڕەنگە وەکو دەڵێ گاڵتەشیان پێ کردوێت
و ئەوانەش هەن بەڕاستی ئێمە پێمان وایە ئەو خولانە ئەو جۆرە پێداگۆجیە خولی ڕاهێنانە هەر شتێک دەبێت لەسەرەوەش دەست پێ بکە هەر لە جەنابی وەزیر و ڕاوێژکارەکان و بەڕێوەبەرە گشتیەکان و بەڕێوەبەری پەروەردەکان و بەڕێوەبەر و سەرپەرستیارەکانیشەوە دەبێت لەوانیشەوە دەست پێ بکات ئەگەر ئەوان قەناعەتیان بە شتەکە نەبێ و تەواو لە بابەتەکانی نەچوبنە وڵایی ناتوانن ئەو پەیامە بهێننەوە ناتوانن هەڵسەنگاندن وەکو پێویست بکەن ئێمە ناڵێن نەکراوە بەڵام پێویستە سەرپەرشتیارەکان و چۆن پێویستە سەرۆکی زانکۆ و ڕاگر و سەرۆک بەشەکان خوڵ ببینن بۆ ئەو شتانە ئەوانی شەروە پێویستە کەسانی کارجێڕی و کەسانی بڕیار بەدەست ئەو خوڵانە ببینن بۆ ئەوی بزانن چۆن دەکرێ و هەروەها بێنە خوارەوە بۆی معاناتی مامۆستایانیش بزانن لە چ کێشەیەکدان نەک هەر لە با بڵێن بەبێ ڕەچاوکردنی هەندێک لایەن شتی تریان بەسەردا فەرز بکرێ گلەی زۆری مامۆستایان لەوەیە ئێستا داواکاری زۆر جۆرا و جۆر لە مامۆستا دەکرێت لە بەرامبەر ئەوەشدا داواکاریەکانی پێشوش هەر وەکو خۆیەتی هەر دەبێت من هەستاوا بکە هەر دەبێت داوامەکەی بکە هەر دەبێت ئەوە بکە بەڵام دەبێت ئەوانەشی لەگەڵ بکە کەواتە باری زۆر قرس کراوە کە ئەوە زۆر واقعی نییە بەڕاستی مەفروزە بە پێداچوونەوە مەفروزە بە ڕەچاوکردنی چەند خاڵێک بەرامبەر شتێک لەسەر دڵنیایی جۆری لە زانکۆکان ئێستا ئەویش بەرەو خراپی چووە بەڕاستی چونکە بەداخەوە دەترسم ئەوان ئەو ڤێرژنە خراپە بگوازنەوە وەزارەتی پەروەردە کە ئێستا هەیە کە ئێستا ڤێرژنە خراپەکەیەتی کە تا ڕادەیەک سەرکەوتوو نەبووە بەو شێوەیە کە هەیە چونکە بەڕاستی ینی فێڵی تێدا دەکرێت هەڵسەنگاندنی تەواوی ئاستی مامۆستا و ئاستی قوتابی و ئاستی خوێندنەکەش ناکرێت من پێمان وایە ئەو هەڵسەنگاندنەی دەکرێت لە ئاستی ئەو با بڵێن چاوەڕوانیانە دانیە ئەو بابەتە زۆر هەڵدەگرێت بەڕێز دکتۆر ئەحمەد زۆر سپاس بۆ کاتەکەت دەزانم بە خولی درێژخایەنی شەیە ئەکید کاکتۆر یە قسە بەبێت هەمومان دێنمەوە ئێمە هەمومان تاچی ئەو کۆمەلگایەن ئەو شارێک یەکەم زار دەستم پێکێ دەڵێم هەر کارێک گرانە بە هەرەوەز ئاسانە ئیتر پێکەوە دەتوانین جوانتر باشتر چاکتر پێشکەش ئەو کۆمەلگایە بکەین بە دڵنیایی ئەو قسانی کردیشم لەوانەیە ئیتر ئەکیدم جێگای مناقەشەیە و جێگای ڕخنەیە چونکە ئێمە مرۆڤەکانی هەمیشە هەم هەڵە دەکەن هەم گوێ ڕادەگرن هەم چاکیش دەکەن و پێکەوە دەتوانین هەمومان دەست ناو دەست یەکتر بەڕاستی ئەو دەست پێشخرانی جەنابەت بۆ ئەوێ بینەرانەوە دەکات کە ئێمێستا کۆمەڵێک کەس کە هەمان خەممانەیە هەمان برینمانەیە لێک کۆبووینەوە کەواتە دەتوانین ئیتر کۆبوونەوەی تر و شتی تریش بکەن ئینشاءڵڵا هەتا بتوانین خزمەتی زیاتر ئەمن بەڕاستی سپاسی جەنابەت و سپاسی هەموو ئامادەبوان دەکەم کاکتۆر ئامادەبوانیش لە دڵسۆزیان ئەوە سعاتێک 170 قسو کەس ئێستا 126 کەس هەروان لەسەر خەتماوەکە ئەوە خەمخۆری و دڵسۆزی ئەوان بۆ کارەکەیان هەم بە دواگەڕان و ئەبدەیتکردنی زانیاریەکان گرنگە بە دڵنیاییەوە کاکتۆر بیر لەو پێشنیارە جەنابی سەر دەکەین هەوڵ بدەین چاڵەکێشی ڕوبەڕوو هەم لەلایەنی وەزارەت و لایەنە پەیوەنددارەکان هەم کەسانی پسپۆر کۆ بکەینەوە بۆ ئەوەی زیاتر باسی بکرێت هەم مامۆستایانیش دەکرێت ئەوە بێتە بابەتی توێژینەوەیکی زۆر باش بۆ ئەو کەسانەی کە حەز بە توێژینەوە دەکەن ئایا مامۆستایان یان سەرپەرشتیاران تا چ ڕادێک ئاگاداری بوونی فەلسەفەی پەروەردەن لە وەزارەتی پەروەردە و ئەگەر هەیە بە شێوازەکە چۆن دەتوانێت باشتری بکرێت بەڕای من ئەوە دەبێتە کەرەسەیەکی زۆر باش بۆ توێژینەوەی زانستی من دووبارە زۆر سپاس بە ناوی ئەکادمیای مێگامایند پڵەس بە ناوی خۆم و ستافی ئەکادمیا سپاسی دکتۆر ئەحمەد دەکەین سپاسی ئەوەی بەشداربوو دەکەن کە ماوەیە لەگەڵمان بوون سپاسی پێشنیار و پرسیارەکانتان دەکەن کە بە دڵنیاییەوە بوون بە هۆی دەوڵەمەندترکردنی بابەتەکەمان زۆر سپاس سپاس بۆ ئەوانەی کە لە پشتی لاپتۆپ و لە پشتی کامیرەکانەوە وەکو دەڵێ بەردەوامن لە خزمەتەکان ئێمە وەکو مێگامایند پڵەس بەردەوام دەبین کۆڵ نادەین بە ئەرچی خۆمانی دەزانین کە ئەو بابەتانە بوروژێنین کە بە بەرژەوەندی کۆمەلگاتەوە دەبن دووبارە زۆر سپاس لەگەڵمان بن لە هەفتەکانی داهاتوو بۆ بابەتی تری بەسوود ئێوەش دەتوانن هەم پێشنیار لە ڕێگای گروپەکانی مێگامایندەوە هەم لە ڕێگای تەلەفۆنەکانەوە بۆمان بنێرن کەسایەتی بێت چ بابەت بێ بۆی بخەینە تەوەری هەفتە و باسی بە دوای کەسی گونجاودا بگەڕێن بۆی ئەو بابەتە یەکگەشە بکەین دووبارە زۆر سپاس
شەوتان شاد و باڵتان ئاوە زۆر سپاس دەستان خۆش بێت. ڕوخسەتتان کۆبنەوەکە کۆتایی پێدێنەوەکو دەڵێ شەوتان شاد